بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جایشتر لەگەڵی وەی عزیزام و لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە و پێشکەشکردنی بەرنامەیەشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. بەرنامەیەم جارەمان بەرنامەی ژمارە 35 ئەمڕۆ ڕۆژی 12 ماشی ساڵی 2026 پێشکەش بە ئێوەی ئازیزەکرێت. ئەم کاتت باش ڕەحمان وێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێت تا ئێستا. سڵاو بۆ تۆ بۆ بینەران و بیسەران زۆر مەمنون، زۆر سپاس بۆ بەرنامەکە. سپاس. بەڵێ هاوڕێ ڕەحمان، وەک بڕیارماندا بوو ئەمڕۆ بەرنامەکەمان سەبارەت بە کۆمەڵێک باس و بابەتە هەر سەبارەت بە ئێرانە، فۆکوسمان لەسەر ئێرانە. ئەمانەیە لایەنە جۆر بەجۆرەکانی پێش هاتە تازەکانی ئەم جەنگاکە لە دوو سێ بەرنامەی ڕابردووە ئێمە من خۆم و دوو جاریش لەگەڵ ئێوە قسەباتمان لەسەر کردووە. ئەم جاریان سەبارەت بە پێشهاتەکانی قسە بکەین، لێکدانەوەمان چێ لەسەر و پێشهاتانەوە چی ڕوویداوە. سەرەتا لە ناو ئێرانەوە دەست پێ بکەین. شەڕەکە لە ناو ئێران لە پەلاماردانی دام و دەستگا سەربازدەکان و پادگانەکان و لە پێشەوە یەکەم ڕۆژ سەرانی سەری سەرەوەی جمهوری ئیسلامی لەوانە خامنەئی کوژران، بەڵام دواتر پادگانەکان درانە بەرهێرش وە لە چەند ڕۆژ لەمەوە بەر پێما بێ 5 ڕۆژ لەمەوە بەر بوو ناو شاری تاران بە شێوەیەکی زۆر ڕندانە بۆمباران کرا. لەوێ تەنانەت شوێنی بڵین پاڵاوگە یاخود جێگای سوتەمەنی لەوێ تەقێنرایەوە، دووگەڵێکی ڕەش ئاسمانی تارانی داگرت، بارانێکی جۆرێک ژەهراوی باری، تەنانەت خەڵک داوایان لێکرا کە نێنە دەرەوە وە سەرنجام دوای ئەوەش دووبارە ئەو پەلاماری یەکەم ڕۆژیش کە لەگەڵ خۆیان کوشتارێکی زۆر دڕندانەی مناڵانی قوتابخانەیەکی هێنا، بەڵام دواتر ئێستا زۆرتر وا بینرێت کە پەلامارەکان شوێنە مەدەنیەکان ئەگرێتەوە. لەنانە قسە لەسەرەوە کرێت کە خەستەخانە و بڵین تیمارخانە و شوێنی تەنانەت دایک بوونی مناڵ و ئەوانە خەستەخانەی بڵین مناڵان بۆمباران کرابێ. بە جۆرێک هەستەکەی قسەش لەوا کرا ئەمڕۆکە 3,200,000 کەس بەپێی ئێحسایەکانی UN لە ناو ئێرانە ئاوارە بوو و بەهۆی شەڕەوە ماڵ و حاڵیان لە دەستداوە و ناچار بوون بەرەو شوێنی تر بڕۆن و شوێنی نیشتە جێبوونی خۆیان جێبێڵن. زۆرێک لە شوێنە سەنعەتیەکان، شوێنە کارگەریەکان بۆمباران کراوە، قوربانیکی زۆر کەوتوتەوە و خەریکە شەڕەکە بەعادێکی زۆر دڕندانەتر و واشیانەتر تەنانەت لەوەی کە چاوەڕوانی ژەکرا بەخۆی بگرێت. ئەمە لە لایەنی ناوەوەی ئێران. من ئەوەی کە بیستمە لە هاواڵەکان ئەمانە بوون پێم خۆش بزانم بگەر شتێکەکەی لەو بابەتەوە کە من باسم نەکردیاگە سەرنجێکت هەیە تۆ فەرموو. جارێ لە پێشدا بێ بڵین واقعەن هاودەردوی و هاوخەمی خۆمان لەگەڵ ئەموو ئەو خەڵکە غێرە نظامی و خانەوادەکانیان کە لە بین چوون یا سەدەمەیان دیوە، یا لەگەڵ ئەو 165 منداڵەی مەدرسەی شاری میناپ گەڵانەوە هەر لە ڕۆژی ئەوەڵای اتفاق کەوت جارێکی دیکە لەگەڵ هەمووانەی سەدەمەیان دیوە لە شەڕە تا ئێستا ئەبێ دەربڕینەوە هاوخەمیمان هاوبەستگیمان جگای داخی گەورەیە. تۆ زۆر لایەنت باس کرد لە لێکەوتەکانی تا ئێستای کە ئەمڕۆ ئیترەوە لەم لەحزەوە واردی 13مین ڕۆژی شەڕەکە بوون، نەتیجە ڕۆژێک زیاتر لە جەنگی 12 ڕۆژەکەی جاری پێشوو. هەروەک چاوەڕوانە کرا ئەم شەڕە بەو نسبەتەی زەربە یا گورزەوە شوێنێ لە بنکە نظامیەکانی جمهوری ئیسلامی یا لە سەرانی پاسداران و دەم و دەستگای جمهوری ئیسلامی قسەی تیانە گردی قورتشتەوە سێنێ
لە ڕەوتی عادی ژیانی کۆمەڵگا و لە زۆر مؤسسە و ئیمکاناتێک کە بەحاڵ مهم نییە کام دەوڵەت لە سەرکارە بەڵام قایتەن ئەو کۆمەلگای احتیاجی پێێتی بۆ برنە پێشەوەی ژیانی مەسەن تۆ هەرەوەی ئشارەت پێکرد لە چەند مەخزەنی گەورەی نەوت درا حتا کار بجێگەی ئەتراز و ناڕەدایەتی گەورەی لە ئەمریکاوە بگرێت تا زۆر جێگای دیکە لێککەوتەوە گۆیە وا ئابیسین خودی دەوڵەتی ئەمریکا و ترامپ بە ئیسرائیل کە ئەو کارەی کردووە پێی کوتووە ئەو نەوەکارە نابێ بکرێ ئەڵام من دوایی ئەڵێم اتفاقەن خۆشیان لەو نەوەکارە ئەکەنەوە دەنەچەوە عقبەت مەخزەنی نەوت و پاڵایشگای نەوتی ئیتر شتێکە ئەو کۆمەلگایە احتیاجی پێ هەیە دەنەچە هەروەک چاوەڕوانەکرا درێژەی شەڕ درێژەی ماڵوێرانێکی زۆرە بۆ سەر کۆمەلگاکە یەک بەگشتی نائەمنیەکی گەورە باڵی کێشاوە بەسەر کۆمەلگایەکی 92 ملیۆنی هیچ کەس ئەحساسی ئەمنیەت ناکە من ڕاستەوخۆ پەیوەندیم بووە لەوەی کە کەس حتا لە دەیەکی چکۆلاڵەن عقبەت ئەساسی نائەمنیەکەین هاکە بۆم بێکات و لە کەناری دێکەمان کە پایگایەکی چکۆلەی بەسیجی لەیە لی دەن و دراوە پایگای بەسیجێک کە هەمە بەکەم دە کەسی تێدا بووە لایانداوە بۆمبار کردووە هیچ شتێکی لێ نەبووە غێرەزەوەی دە کەس ئەجیرکراو لەوێ نەبوون و ئەوانە ئەوە بۆ دەیەکی چکۆلە نیوەی شوشە و ئیمکاناتی ماڵەکانی لەبین بردووە بەخۆشیەوە تەلەفاتی ئینسانی نەبووە ئەنی منزور وەیە بڵێم ئەو نائەمنیە بەگشتی هەیە لەلایەکی دیکەوە هەڕەشە و تونوتیژی خودی دەستگا سەرکردەکانی جمهوری ئیسلامی بۆ سەر خەڵکەیە کە بە خەڵگەڵێن ئەگەر ئێوە بێنە خیابان و بە هەر شکڵە ناڕزایەتی بێت ئێمە وەکو ئیسرائیلی ڕەفتارتان لەگەڵەکەین وەکو نۆکەری ئەمریکا ڕەفتارتان لەگەڵەکەین ئەوەش بارێکێتی کە هەمیشە وتومانە بەرعەکسی ئەو پرۆپاگەندە پوچەی جەریاناتی دەستەڕاستی لە نەوعی سەڵتەنەت تەڵەبەوە بگرە لە نەوعی کۆماری خوازی پرۆغەربیەوە بگرە نەوعی مجاهدەوە گرتوێتی تا ناسیۆنالیستەکان لە کوردستان کە گوایە ئەمە ئەتوانێت کۆمەککە بە هەڵسانی جەماوەر ئەڵئان تا ئێستا بۆتە گورزێک لە دژی چکۆلەترین ناڕەزایەتی لەلایەکی دەکەوە بێ ئیمکاناتی لە نانی وشکەوە گرتوێتی تا شیری وشک بۆ منداڵ تا مەوادی خۆراکی هەموو بە چەند قات گران بووە و تازە لە باشێک بە ئاسانی بەدەستیش ناکەوێ یا لە نائەمنیە ناتوانن بە ئاسانی هاتوچۆ بکەن لە ماڵەکان بێنە دەرو بچن وەری بگرن ئەمە یا بیکن ئەمانە هەموو تا ئێستا لەم 12 ڕۆژەی نامانە پشتەر کارەساتی گەورن بۆ ئەو کۆمەلگایە تۆ ئیشارەت پێکرد هەرەوە لە 1 ملیۆن زیاتر ئاوارە هەیە بەشی زۆری ئاوارەکان لە شاری تارانەوە بەرەو شوێنەکانی دیکە ڕۆیشتوون خودی شاران تارانی پایتەخت ئەمەلەن خەریکە بە وێرانەیەک تەبدیلە بێ و لە نێو ئەوەدا متمەین بە غێرز دار و دەستە نظامیەکانی جمهوری ئیسلامی ئەنواعی گروپی جۆراجۆری نظامیش پەیدا بن بەرحاڵ بۆ باسەندن لە خەڵک و هەڕەشە و ئەوە هەرەڵان باسی ئەوە دەکرێت دوێنە شەو یا پێرە شەو لە خودی تاران و لە خیابانەکان دەرگیری نظامی بووە معلومیە سەر بە کام گرون خەڵکی کوێن چین بەحاڵ ئەمانە هەمووی ڕوویداوە ئەوە ئاسەوار و کارەساتەکەیەتی بۆ سەر ئەوە زۆر جێگای بەڵێ مەدرسە مەدەنی ئیدارە بانک ئەتا لە مەوردەکە بانک لە بانک دراوە هەموو ئەمانە ڕەنگێکی بڵێ بانکی دەوڵەتە نەخی بەڵێ بانکی دەوڵەت ئاخبەت دەستی بەسەریان ڕاگا بەڵام ئاخبەت بانک شوێنەکە ماسەیەکە پوڵی ئەم خەڵکەشی لێدانراوە پەیوەندی ئەم خەڵکەی پێوە هەیە کەسێک ئەمانە لە بەرچاو نەگرێ معنایەوەیە هیچ زانستێکی لە بەرابەر ژیان و نییە یا مەسلحەت خوازانە هەموو جەهلێک قبولەکە
یا باخی پێنادا ئاساسەن باخی پێنادەوە بەلایەوە مەسەلە نییە ئینسانی نادا ئەمجارە هەوە دانشگاکان هەمووی تعتیلە بەشێک لە مەدرسەکان تعتیلین وابزان بە زۆربەی مەدارسیش مەدرسەکان تعتیلە ئەو کرێکارانە ئێچنە سەر کارەکان عاقبەت دڵە خوڕپەوە لەسەر کارن یا و خەڵکی ئێچنە ئیدارات بە دڵە خوڕپەوە چونکی بەتایبەت سیاسەتی کۆنەپەرستانەی ڕژیمەکانی وەکو جمهوری ئیسلامی و ئەوانە ژوایە کە زۆرێک لە پایگا و موسسەی نظامی و ئەوانەیان لە نێو شارەکان لە پەنای ژیانی خەڵک لەوانە دامەزراندووە بۆ هەر ئەمن و حفاظەتە وە بەتایبەت جمهوری ئیسلامی ئامادە باشی بووە ئامادەگی بۆ ئەم شەڕی ئەم جارە بووە لە زۆر جێ پایگاکانی پادگانەکانی چۆڵی کردوون دقیقاً هێناویەتە نێو مەدرسەکان هێناویەتە نێو دانشگاکان هێناویەتە ئەو جیانەی کە وەک شوێنی مەدەنی وان و ئەمانیش زانیویانە ئەمریکا و ئیسرائیلی ژەزانن و دەست ناپارێزن لەو شوێنە نازن دێ ئەو شوێنانە خەڵکی سیڤیلیشی لەیە کەوتونەتە بەرەم هەڵپەیەی بووم بۆ موشک و درۆنی ئەمریکا و جزوی ئەو لە کەوتە کارە سادوارانەی کە تا ئێستا بینراوە بەشێکی دیکە شەڕەکە چۆتە قۆناغێکی زۆر مەترسیدارتر ئەویش ئەوەیە پێم وایە ترامپێکە انتظاری بوو لە کورتماوەدا جمهوری ئیسلامی بە چۆکا بێنێمە دوای هەفتەیەک ئەوانە ئەوە ڕووی نەداوەڵان جمهوری ئیسلامیژەوە بە موشک خستنی بە وڵاتانی دەوروبەر لە ژێر ناوی بۆ پایگا نظامیەکانی باشە ئەچینە سەرەوە ئاوڕێ ڕەحمان بەس من خۆش باشە لەسەر باری ناوخۆی ئێران فۆکوسکەین وەمانیانی بە جۆرێک ئەم جەنگە ئەوەی کە ئێستا ئەبینرێت و ئەوانە ینی تەواو ژیانی خەڵکی ئاڵوگۆڕێکی زۆر خێرای بە ژیانی خەڵکداوەنی جۆرێک پایەکانی ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئاسایی خەڵکی تێکداوە و ئەو راپۆرتانی کە دێ قسە لەسەر برسێتێکی فراوانە کرێتەنانە قسە لەسەر گرانبوونێکی زۆر بێ سنووری خواردەمەنیە کرێ قسە لەسەرەوە کرێکە لە زۆر جێگای تر خەریکە قاتوقڕی دەست پێەکە بەمانایە کە تەواوی ئەو کۆمەلگایە خەریکە ئەو بڵین تەونە کۆمەڵایەتی ئەو ژیانە ئاسایە کۆمەڵایەتیە لە بینەچێ کە ئەمە بڵین بار و ئەنجامی سیاسی زۆر زۆر خەتەرناکیشی لەکەوێتەوە دروستبوونی باندی تاوانکاری ئەو جۆرە پێکدانانەی کە دو ئاماژەت پێکرد کە کەس نازانێت چێ و چییە بە جۆرێک لێک هەڵوەشانی تەواوی دام و دەستگامەدێنەکانی لەکەوێتەوە کە سەرنجام لە دۆخێکی لەم بابەتەیە لە ڕاستیا کۆمەلگا لە لێواری سیناریۆی تاریک ڕائەگیرێ ینی ئەگەر بە معنایەکیش شەڕی قەومی و شەڕی بڵین ئەوانە نەکەوێتەوە بەڵام مەر ئێستا زەمینە لەبارە بۆ ئەوەی کە کۆمەلگات بە جۆرێک دابتە پێ ئەم خاصێتی ئەم شەڕانە وایە من لە تەجروبەی شەڕی عێراقا مەسەلەن ئەتوانین ئینسان ئەزمون وەربگرێت کە وەختێک هاتن ڕژێمی باسییان ڕووخانە ساسەن معلوم بوو کە لەبەرەوەی ئەم ڕژێمە و ڕژێم وە دەوڵەت بۆ دام و دەستگاکانی هەموو لێک هەڵپێکراون و ئەوانە لابردنی ڕژێمێکی سیاسی وەکو ڕژێمی بەعەز بوو بەهۆی ئەوەی کە تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت هەڵ بپێت یاخود هەڵبۆشێتەوە ینی پێچێ کە ئەم پەلامارە بۆ سەر ئێرانیش بەم ئاراستەیە هەنگاو بنێ بەم ئاراستەیە بچێتە پێشەوەکە بۆ خۆی بار و ئەنجامی زۆر خەتەرناکی لێکەوێتەوە من پێم خۆشە گەشتێکی ترماوە لەسەر دۆخی ناوخۆی ئێران ئاماژەی پێ بکەی و دوایەوە بچینە سەر ئەبعادەکانی لە ئاستی ناوچەکەش من بە ئەوە بڵێم حتا ئەوەی ئەڵان لە ئێران ڕۆدا خەتەرناکترە لەوەی لە عێراقی دوای ڕووخاندنی سەدام ڕۆدوا ئەوە مەسەلان ئەگەر لێنە ئەرتەشی بەعس بە تەواوەتی تێکچوو دەم و دەستگا ئیدارەکەی ئەو تێکچوو تەبعەن دیارە لاینە هەڵا بەشێک کۆمەلگاش تێکچوو تۆ خولێکیان جیا ناکەیەوە ئەوانە بەڵام ئێستا لە پێشە چونکی تا ئێستا دەم و دەستگا نظامیەکەی جمهوری ئیسلامی جارەوە هەر هەیە و شەڕەکە پاسدارانی ئەسیجی ئەرتەشی
بەڵحاڵ سیستمی ئیداریەکەی زەربەی خواردووە و فەلەج بووە بەڵام هەر ئیشەکە هاوکات لەگەڵ ئەوەی ئێمە پێڵین شیرازەی کۆمەلگاکە خەریکە تێکچووە تۆڵان دانیشگاکان نین مەدرسەکان نین ئیدارەجات بە شێوەی عادی خۆی کار بانکەوە کار ناکە ئەو خەڵکە احتیاجی بە پوڵ و پارەکەیەتی نازانێ چۆن دەستی پێڕابگا بەش نانەواخانە لە کار کەوتو کە تازە تەرەف بچێ سەنگێکیەکەی و نانەکەی وەربگرێ زگی مناڵی پێتێر بکات لە زۆر جێ دوکان و ئیمکاناتەکەنین دەرنەچە ئەگەر واقعان لە کورتماوەیەکدا فەرزکەین سوپای پاسدارانیان تەفوت و ناکردایە من و تۆ کەسی کەش خەمی پێ ناخوارد بەڵام زانین وا نابێ ئەخر هەموو کەس زانێ بەم شکڵە نیە دەرنەچە مەلگاکە زیاتر تێکچووە و ترسێکەوەیە خەریکە درێژە بشێشێ خەریکە درێژە چونکی جمهوری ئیسلامیش خۆی ئامادە کردو بۆ شەڕە ئیمکاناتێکی زۆری هەموو ئەم ساڵانەی کە دژە ئەمریکای قسەی کردووە و دژە ئیسرائیلی کردوێتی هەچی پوڵ و پارە و سەرۆت و سامانی وڵاتەیە خەرجی هێزی پاسدار و ئەرتەش و بەسیج و ئەوە کراوە کە لە ڕۆژی وایە بەکاریان بێنێ ئەمە بۆ خۆی مەترسیەکی گەورەیە دامەنزورمیاڵی چ شتێک ئەلان مەترسی درێژە کێشانی و دەقەن مەترسی ژیان لە کۆمەلگاکە چونکی بەشێکی زۆریش مەرزەکان بەسرا و فرودگایەکە نییە جارەت و مۆبادلە و کاڵا بێ و کاڵا بڕوە و شتی مورد نیازی ئەو خەڵکە خۆ هەمووی لە نێو خۆی ئێرانەوە تەمین نابێ ئەلان هەر ئەمڕۆ جۆم لەبوو باسی دەوا و دەرمان تووشی مشکل بووە نەخۆشخانەکان تووشی مشکل بووە کەەوە لە ئابعادی هەزاران نەفرە بریندار و لێ قەوماو هەیە کە ڕوەکاتە خەستەخانەکان لە ئەن حاڵە نەخۆشی ڕۆحی و دەرونی هەیە ڕوەکاتە ئەوێنە خودی ئەوانە کراون بە ئامانج نەتەنیا ئەوە حتا وەڵام من و تۆ باشە زانین تەسیری لە هەر بەستنی مەرزەکان یا هاتوچۆنەکە وەک جاران لەسەر خودی عێراق و کوردستانی عێراق و من هەر ئەمڕۆ لەگەڵ دۆستێک قسەمەکەوێت 60% لە کار لەسەر کار و کاسبی شارێکی وەکو هەولێر شارەکانی وەکو هەولێر و سلێمانیە تەسیری دانەوە کار لەوێنە تعتیل بووە لە هەولێر و سلێمانیدا تعتیل بێت لە نێو خۆی ئێرانە معلومە ئەوڕۆ ئەمانە هەموو خەتەراتێکی گەورن و بە نەزەرم خەتەری ئەوەی قاتوقڕی خەتەری بێ ئیمکاناتی خەتەری تەلەفبوونی زیاتری ئینسانەکان مەسەلا من نمونە ئەوەیە چونکی بە تایبەت لە شوێنە مەرزیەکان و لە مەرزەکانی کوردستانیش بە خەستی کەوتونەتە ژێر بۆمباران گی باسی کە لەم مەرزانەوە ڕەنگە هێزی پێشمەرگە و هێزی چەکدار بڕواتەوەوانە زۆر بە حساسیەتەوە جمهوری ئیسلامی هەتا هەڕەشەی لە خەڵکەکە کردووە لە خەڵکەکانی وەکو سەردەشت و مەریوان و ئەوانە کە بەرەو مەرزەکە هات چۆبکەن ئەکەونە ژێر وتراوە ڕاستە خۆ وتراوە دەستوری تیر دراوە ینی دەستوریەوەی پتان کوژن وەکراوە ئاطرافی مەریوان کەس هەستاوە چۆتە تەبکێکی پشت دەکەی خۆیان لە نزیکی مەرزەکە لایان داوە بەخۆشیەوە ژیانی لەدەست نەداوە بەڵام برینداری کردووە دەنسە منزومەیە بڵێن ئەمە ئەو ڕەوتە نالەبارەیە کە هەتی درێژە بچێشێ زۆر خراپترە بەڵام سواری لەوە خراپتری کەەوە خۆت باست کرد لە ناوچەکەشدا لە منتەقە لە کولی منتەقەی خاوەرمیانە بەرەو ئاورێکی گەورە چووە کەەوە خەتەراتی گەورەتری بۆ ئایندەی خودی خاوەرمیانە و ئێران و کولی جهانی شێ ڕاستێک بێگومانەوە کە ئێستا ئەو شتێکە بینرێت ینی کاردانەوەی جمهوری ئیسلامی ئێستا هەندێک جار پێچێ کردەوەیەکی خۆکوژیانە بێ ینی بە جۆرێک ئەم کاردانەوەیە ئەم پەلاماردانەی ناوچەکە دەوڵەتەکانی خەلیج وەکو دەوڵەت و کودام و دەستگای سیاسی و حکومڕانیەوەوانە جێگای هیچ پشتیوانی یەکنین ئەوان لە مێژەوە هەر لەم سەریانەوە تا ئەو سەریانەوە لە سعودی عەرەبیەوە تاکو عومان هەموو کۆمەڵێک ئیماراتی کۆنەپەرست و دواکەوتوو نۆکەری ئەمریکا و ئەڵقەلەگوێی ئەو دەوڵەتە سەرمایەداریە گەورانە بوون و لە ڕاستیە دام و دەستگای سیاسیشیان هەتا بۆ ناوخۆی
کۆمەلگاکانی خۆشیان بۆ پەیوەندی لە ناو کۆمەلگاکانی جێگای هیچ پشتیوانیەک نییە بەڵام ئەوە هەیە کە خەڵک لەوێ بەشی زۆری ئەوانی لەوێ کارەکەن وە ژیانە نەکەوێتە خەتەرەوە وەکو جێگایشی وەکو ئیمارات و وەکو قەتەر و کوێت و ئەمانە خەڵکانی زۆرتر کۆچکردوون ینی کارگەرانێکن لەوێ بۆ ژیانکردن هاتوون بەڕاستی کاردانەوەی جمهوری ئیسلامی بە بۆمبابارانکردنی ئەم کۆمەلگانەوە ئەم ناوچانە دڕندەیەکی زۆر بەرچاو و دیار و زۆریش لە کردەوەیەکی خۆکوژیاناچێ دوێنێ هەواڵی بڵاو بووە کە لە مینای ئۆم قەسر کە لە شەتل عەرەبە شەتل عەرەبیش لە بینی ئێران و عێراقە دوو کەشتی نەوت هەڵگر لەلایەن دەستگای جمهوری ئیسلامیەوە بۆ یاخود بڵێن باندەکانی سەر بە جمهوری ئیسلامیەوە بوون بە بەلەمی خۆکوژی پەلامار دراون تەقێنراونەتەوە کە ڕووداوێک و پێشاتێکی زۆر خەتەرناکە لە بەشەکانی تری عێراقا بە تایبەتی لە هەرێمی کوردستان من ئەم ئێوارەیە جۆم لێ بوو تا وا ئەزانم بەس ئەمڕۆ نزیکەی 22 دانە پەلامار تەنها بۆ سەر هەولێر کراوە کە هەمووی درۆنە و درۆنی خۆکوژیە و تێکدانی ژیان و ئەمنیەتی خەڵکە بە جۆرێک جمهوری ئیسلامی ئێران پێچێ وەکو ئینەکەی شەمشون هەیە ئەڵێ پەرزگاکە بەسەر خۆم و هەمووانی کە تیانە ڕوخێنم پێچێ لە تاوی ئەوەی کە بە چارەنووسێ گەیشتەوە خەریکە بە جۆرێک لەنگەری کارەکانی لەدەست دەرەچ یاخود لەنگەر لە دەزەیە ئەوێت تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست بکە بە ئاگر وەلەم ڕێگەیەوە لە ڕاستیە مەسەلەکەی ئەوەیە ئەگەر ئامانجێکی هەبێت جگە لە تۆڵە سندنەوە بە جۆرێک تێکدانی ئەمنیەتی ناوچەیەکە کە ناوچەیەشی نەوتیە لە جیهاناوە ئەمە کاریگەری خراپی هەبێ یاخود کاریگەری سلبی هەبێ لەسەر بازاڕی نەوتی دنیا و بە جۆرێک بازی ئەم تێکچوونەی ئابووری لەسەر ئاسی دنیاە بە ئەمریکا و وڵاتانی غەرب و ئەوروپاوانە باوە لێرەوە گوشارێک و فشارێک دروستکە بەرحاڵ ئەگەر ئامانجێک هەبێ ئەمەیە بەڵام ئەوەی کە ئەکرێ لەوە ئەچێ زۆرتر لەو ئامانجەش مەبەست بێ ینی شوێنی وا دراوەتە بەر بۆم بوو سار و خۆوانە کە ڕەتێکی بەنەوتەوە نییە بۆ نمونە جێگایکی وەکو عومان کە وڵاتێک بوو نزیکی 15 ساڵە خەریکی وەساتەت و بڵێن نێوبژیکردنی نێوان ئەمریکا و ئێرانە بەشی زۆری گفتوگۆکان لەوێ کراوە هەمیشە و دایم هەوڵیان داوە کە ئەم بینە تێک نەچێەوە ئەم شەڕە نەقەومێ تا چەند سەعاتیش بەر لەوەی ئەو پەلامارە بدرێ وەزیر خارجەکەی چوو بۆ ئەمریکاوە داوای کردم شەڕە نەکرد لەگەڵ ئەوەیە عومانیش لەم پەلامارە پارێزراو نەبوو بە تایبەت دەگەر سەیریەوەش بکەینە بێ هەولێر و بۆ نمونە سلێمانی کە ئەساسەن لە سلێمانیا هیچ دەستگایشی مخابرات بە مخابراتی یەکێتیشەوە بەقەت ئیطلاعات بەهێز نییە ئەبێ سلێمانی بۆچی بۆم بابەران بکرێ بێسمە سلێمانی بۆچی فەرمانگەی هێزی پێشمەرگەی لی بدرێ لە حاڵێکە ئەگەر پەلاماری زڕجۆزەڵە ئەدریا پەلاماری هەندێک شوێنە درێ لەگەڵ دڕندەیەکەیە لەگەڵ ئەوەیە کە کردەوەیکی تاوانکارانەیە بەڵام ئەکرێ ئینسان تێبگا کە بەڵێ ئەمە حسابی ئەوەکەن کە ئەم هێزە خەریکە خۆی کۆکاتەوە وڵام هێزەکانی هەفتای یەکێتی چی بۆ نمونە ئەمان ڕەتێکیان هەیە بە نازەم هەفتایە هەشتایە بەرحاڵێکیانی پارتیەکیانی یەشێتیە ئەمانە چ پەیوەندیان بەم هەفتە ئەم هێزانە چ پەیوەندیان بەم شەڕی بینی ئەمریکا و ئێران هەیە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ئەوانی لەسەرەوە دەسەڵاتدار و فەرمانبەرن و فەرمانڕەوان لەناو ئەم حیزبا لەناو میلیشیایە 100% سەر بە بەرەی ئێران و چەند جاریش سوێنیان خواردنەوە کە ئەوان لە بەرەی مقاومەتان و پەیوەندیان هەیە لە بەرەی مقاومەتە پەلاماردانی خەڵکی ئەم ناوچەیە ینی هەستەکەی شتەکە زۆرتر لە کارێکی شێتانە چێ زۆر جار وایەتە بەرچاوەکەوەی کە ئێران ئەمبارێکی ساروخ بێت و ئاگری تێبەر بوو بێ ساروخ بە هەموو لایەکە هاوێ
بۆ نمونە تورکیا کە بە تەواوی ڕەتی کردوتەوە کە بەشدار بێ لەم پەلامارەیە بۆ سەر ئێران و ئەوانە وەل پەلاماردانی و لێدانی بۆ خۆی کرێ بە مغامرێکی زۆر گەورە ببینرێ ئەویش دوو ساروخی بۆ چۆ ڕێگەلی ژیراوە ینی هەستەکەی کردەوەکانی ئێران زۆرتر لە بەرنامەدار ناچێ پێی ئەچێ جۆرێک بڵین شێتگیری بێ یاخود کاردانەوەیشی خۆکوژیانە بێت تاکو ئەوە استراتیژی و بەرنامەیەشی داڕێژاو بەڵام دیارە معلومە کە کاردانەوەی خراپ و تێکدەرانەی کەم ناکاتەوە ئەم ماهیەتەی بگرە زۆرتر و زیاتر بێ ئایندەشتێکە بێ ئامانجێکە کە ممکنە خەتەرەکەی زۆرتر بێ بەم جۆرە. بەڵێ من پێشەوەی بچمە سەر هەرە ئەم باری ناوچەی یا منتەقەی شەڕەکە تۆ بە درۆ زۆر فاکتت باس کرد تاوجێ بەنێو خۆی ئێرام گەڕێتەوە بارێکی زۆر گرنگتری من لێرە کورت ئیشارەی پێکەم حتمما لە بەشی ئەنجامگیری و دواترە زیاتر قسەی لێ بکەین ئەلاو ینی زەرەر و زیانی ئەم شەڕە ئەلاوە بەر باری ژیان کە باسمان کرد لە هەموو بوارەکە باری سیاسیەکەی بەتایبەت لە ڕوانگەی بەرەی کرێکار و ئازادی خواز و زەحمەتکێشی ئەو کۆمەڵگا ژنان لاوانی لە ڕوانگەی بەرەی سەرنگونی خوازی شۆڕەژێری ئەو کۆمەلگایە کە مەسەلەن ئێمە لە ماوەی 19 ساڵی گوزەشتەدا 3-4 خۆشانی جەماوەری گەورە واقعان لەسەر شانی ئەوان دروست بوو ئەوەی پیاڵن دەیمانگی 96 ئەوەی پیاڵن ئابانی 98 ئەوەی 3 ساڵ لەوە پێش بە دوای قەتڵی ژینا ئەمینی ڕوویدا لە هەر شتێک لەوانەدا خۆشی جەماوەری بوو خۆشی شۆڕەجێرانە بوو ئەسڵەن ڕواڵەتی سیاسی خەباتکارانەی کۆمەلگاکەی بەرەو ڕەوتێکی شۆڕژێڕی برد ئەوەی پێی دەڵێن فەزای شۆڕژێرانەی دروست کرد بە تایبەت ئەوەی 3 ساڵی پێشوو دوای قەتڵی ژینا تۆ نزیک 2 مانگ 3 مانگ سراسەری ئێرانی لەژێر تەسیری ڕەوتێکی شۆڕژێری حەقخوازی ئازادی خوازیا بوو لە دنیاش دەنگدانەوەی گەورە بوو کام پایتەختی ئەم دنیاە ئەکسی ژینا ئەمینیتیانە بوو لە زۆر شوێن شەقامەکانیان کرد بەنێوی ئەوە لە زۆر شوێن بە جەماوەر هاتنە دەرێ هاوپشتیان لەگەڵ ئەو ئاخێزە جەماوەریە بەرابەر بە جمهوری ئیسلامی دەربڕی بەداخەوە تۆ تەماشایکە لە 2 مانگ لەوە پێشەوە ئەوەی پێڵین 8 مانگی ژانەویە بوو یا 18 و 19 مانگی دەی ئێرانی کە بەحاڵ ئاعتصاب دەستی پێکردی ئەترازاتێک دەستی پێکرد خبرێک لەم شەڕە نەبوو پێشەوەی ترامپ و نەتانیاهو ئەم فاشیستانە دەخاڵەتێ بکەن و بانگەواز بدەن و ڕەزا پەهلەویمانەندێک بۆ دوایان بکەوە یا ناسیۆنالیستەکانی کورد داوای پاڕانەوە بکەن لە ترامپ بێ دەخاڵەت بکەوانە خەریک بوو خەباتی جەمهوری دوبارە ڕەوتی شۆڕژێران هێناوە مەدان ئەلان ئەسەرێک لەوانە نەما ئەسەرێک نەدەیاتردا مەسەلەوە نیار ئەسەرێک لە ڕەنگەیەکێک بڵەوە کاتیە لەژێ شەڕ بەڵام ئاسەواری تا ئێستای بۆ کەسانێکی وەک ئێمە کە 45 ساڵە دەستمان لەنێ ئەو خەبات و مبارزدایە ئەبینین چ پاشەکشەیەکی گەورە بە خەباتی کرێکاری بە خەباتی جەماوەری بە خەباتی حەقخوازانە وارد بووە حتا ئەگەر شەڕەکە ڕابگرن بەڕاستی ماوەیەکی زۆریەوێت تا ئەو خەباتە شۆڕەجێرانە دوبارە پشت ڕاستکاتەوە لە شەڕی 12 ڕۆژەش و مەوداکەی کەمتر بوو بەرحاڵ ئاسەواریشی کەمتر بوو ئەم ئەبعادی منتەقەیەشی نەبوو بەڵام 2 مانگی پێویستا دوبارە کرێکار هاتەوە نەوەی ئەعتساب و معلم هاتەوە سەر خیابان و ئەنی منزورمەیە بڵێم لە ڕوانگەی بەرەی شۆڕژێری کۆمەلگا کە خۆی بەدەستی خۆی جمهوری ئیسلامی بخنچێنێ و بینێتە قەبر و ئایندەی خۆی دیاری بکە لەو بابەتەشەوە پاشەکشەیەکی گەورە لە ڕەوتی سیاسی خەباتکارانی جەماوە لە ئێران هەردراوە لەوە زیاتری لەسەر ناڕۆم ئەوەش بە خۆی گورزێکی گەورەیە وەشێنراوە بەڵام سەرباری منتەقەیەکەی کە تۆ دەست بکرد ئەوەی ئەڵێ کاری جمهوری ئیسلامی شێتانەیە من وای تەوسیف ناکەم مەسەلا جمهوری ئیسلامی ئەزانێ ئەمریکا ئیسرائیل هاتوون بە تایبەت ئیسرائیل شەڕی ئاخریان پێفرۆشتووە عاقبەت ئەم شەڕە لە نەزەر منەوە ئەمریکا ئیسرائیل جمهوری ئیسلامی تیان مقەسرە من جمهوری ئیسلامی
شەریکی جرمە لەم مازرادا. ئێمە بە تایبەت هێزێکی سەرنگونی خوازین ئەزانین هەر لە ساڵانی پێشەوە بەم ئەوەی پێڵین دژە ئەمریکایی گەری و دژە ئیسرائیلی گەری و ئەوەی کردبوو بە ئەبزارێ بۆ سەرکوتی خەبات و مبارزە لەنێوە کۆمەلگایەدا عەقبە دیارە ئەم لەژێر ڕابەری ئەمسالی خامنەی وانە ئەم کۆمەلگایە بەرەو هەڵدێرێکی گەورە بن لە ڕقابەت لەگەڵ ئەو دەوڵەتە کۆنەپەرستانە وەکو ئەمریکا وەکو ئیسرائیل و ئەوانەی منتەقەیە قانێتێکی نییە جمهوری ئیسلامی. بەڵام ئێستا ئەم شەڕەی ئەمریکا ئیسرائیل ئەم جارە دەستیان پێکردو دروست لە وەختێکە کە مزاکرەیان بوو خۆیان قسەیان لەوا کرد مزاکرەکان لەوانەیە نەتیجەی ببێ. بەڵام چونکی لە نظر منەوە احتیاجیان بە شەڕەکە بوو ئەمریکا و ئیسرائیل و بەتایبەت ئستراتێژی و سیاسەتی ئیسرائیل زیاتر زاڵە بەسەر ئەم شەڕایە لەم نەپرسی دروستە ئەمریکا هێزی ئەسلیە ئەمریکا ئەم جارە دەستی پێکردەوە بەڵام بەرحەب بەیەکەوە دەستیان پێکردەوە ئەوانە دەنچە جمهوری ئیسلامی زانێ شەڕی ئاخریان پێفرۆشتووە ئەویش هەر چیەکی هەیە ئێوێ بەکاری برێ بە دوو مەبەست یانەوەیە ئەوەی خۆیانەڵێن ئەمە ئیدعای خۆیانە ئەوەی ئەمریکا ئیسرائیل پەشیمان بکەنەوە لەم شەڕە کە نازانم چەندە بۆیانە کرێ باوەڕ ناکەم بۆیان بکرێ ئەلان دەلیلەکەی ئەڵێم یانەوەیە عاقبەت لەو سیستمە جەهانبینی و ئیدۆلۆژی گەری و ئەوەی وانەڵان ئەگەر چونکی ئەوان پیان ترامپ ئەڵێ یا تەسلیم بن تا شەڕ نەبێ ئەوانش عاقبەت لەو سیستمی خۆیانە تەسلیم بوونیان تا ئێستا قبول نەکردووە دەنچە پیان وایە شەڕی ئاخریان پێفرۆشە بێ هەموو زەرفێتەکانی خۆیان بەکار بەرن بۆیە دقیقەن ئەم موشک خستن و ئەم کارانەی کردوانە علاوە بەر ئیسرائیل ئەوە لوبنان دووبارە بەرەو وێرانی ڕوات ئەوە لە عێراقا بەڵحاق ئەمانە خەریکە شەڕی نەخۆی شکڵە گرێەوە لە حەشتی شعبیە کوزرێ حەشتی شعبی حملاکە بۆ هەولێر و سولەیمانیە بەرحاڵ ئەوە لە ئەمبار حتا کوژران و پێکدان هەیە ئەوە لێرە هەر شوێنی منابعی اقتصادی و بەرهەمهێنان وانە کەوێتە بەرپە ئەلان ئەم شەڕە لوبنانی گرتوێتەوە عێراقی گرتوێتەوە هەموو وڵاتانەی کەنداویشی گرتوێتەوە حتا خەریکە عەرەبستانی شەگرێتەوە ئەوانە پێدەچێ لەوانەیە ئەم جارە حوسیەکانی یەمەنیش دووبارە وارد بنەوە تا ئێستا وارد نەبوونەتەوە ئەبعادێکی دیکە بەخۆیە گرێ خودی جمهوری ئیسلامی وا دیارە بە پشتبەستوو بە حوسیەکان نەتەنیا ئیدعای داخستنی تەنگەی هورموزەکە بەڵکو باسی بابلمەندەبیژەکە کە ئەوێنەش ئەبەستن بۆی ئاسەواری بێرە سەر اقتصادی جیهانی و مەسلەی نەوت و ئەوانە چەندە بۆیان نەکرێ یان ناکرێ بەرحاڵ عاقبەت ئاڵۆزیەکی زیاتر دروست ئەکا دەنەچە جمهوری ئیسلامیش ئاوایە خەریکە شەڕی مانوونەمانی خۆیەکە و بەو معنایە ئاڵۆزی زیاتر لێکەوتەی خراپتر و بەنظرم بەرەو شوێنی زۆر مەترسیدارتر ئەچێ من بۆیاڵم جمهوری ئیسلامی ڕەنگە نەتوانێت ئەمریکا و ئیسرائیل پەشیمان کاتەوە ئەمریکا و ئیسرائیل واردەی شەڕێک بوون ناچارن سەرکەوتن بەدەست بێنن سەرکەوتن بەدەست نێنن هەتاگە 50-50ش بە سازش بگەن تازە جمهوری ئیسلامیان وا لێ هارە بێ ئیتر بۆ ئایەندە هەر بۆیان کۆنتترۆل ناکرێت عاقبەت زۆر کەسەڵەن ترامپ تقریبن بێنەقشە واردیە و جەنگە بووە ڕەنگە بۆ ئەو وابێ ئیسرائیل بێنەقشە وارد نەبووە دەوڵەتی نەتەنیاهو لە ساڵانی پێشوە بەرنامەیان ئەوەیە کولن جمهوری ئیسلامی بگۆڕێ و نەمێنێ بە تایبەت ئەو تەرحی خاوەرمیانەی تازەی موردی نظری نەتەنیاهوی فاشیست عاقبەت بێ محوەری مقاومەتی ئیسلامیە سەری محوەری مقاومەتی ئیسلامیش جمهوری ئیسلامیە پێم وایە بێم سیستمە نەمێنێ حتا ئیسرائیل هیچ خەمی ئەوە ناخوا ئێران لەت کرێ بەرحاڵ هەرجومەرجی تیابێ وەک ئەمڕۆی سووریەی لێبێ وەک ئەمڕۆی عێراقی لێبێ وەک ئەمڕۆی لیبی لێبێ تا 30 ساڵیتر هەر سەرخاڵی کێشەی نێوخۆیی بێ و هیچ خەتەرێکی بۆ سەر ئیسرائیل نەبێ تا دەرنەتیجە ئەو بەنەقشەوە هاتووە ترامپ کورد ماوەتر پێی وایە وان ترامپ بخۆیت ئەوواڵە من پێم سێرەمانە بۆ تەسلیم نابن عقبەت حاصلاتەکەی جۆرێکی دیکە بووە یا خراپیان حاڵی کردووە هەرچیەک عقبەت لێرە وڵاتێکی گەورەیە و عقبەت 1 ملیۆن نیروی ئیدۆلۆژیکی مسلحی بەیەکەوە ناوە جمهوری ئیسلامی و بەرحاڵ لەسەر ئیسلام و شیعەگەری و لە حاڵە منفعەتیشیان هەیە هەموو دەست
ئەوەندە نظامی و ئیداریەکانی ئێستای جمهوری ئیسلامی بۆ خۆیان بەشێکن لە حکوومەت، بەشێکن لە دەوڵات، بەشێکن لە سەروەت و سامانێکە بەدەست جمهوری ئیسلامیەوە، یعنی دفاع خەریکەن، هەر کامیان دفاع لە گیرفانی خۆیانەکەن، لە قازانج و بەرژەوەندی خۆیانەکەن. بەڵامەزانی هاوڕە ڕەحمان لێرەیە ئەم دۆخە کە قەوماوە کە دروست بووە، من بۆیە ئەم کردەوانی جمهوری ئیسلامی بە جۆرێک کاردانەوەی بێبەرنامەدانێم، ینی ئەکرا کاردانەوەکان ببێەوە، شەڕەکان ببێ، پەلامارەکان ببێ، بەڵام جیاوازیەک لە نێوان دەوڵەتەکانەدا بردێ. بۆ نمونە مەسەلەن پەلاماردانی تورکیا بە تایبەتی شتێکی زۆر سەرسوڕهێنەر بوو بەڕاستی، چونکەوە دووجار ساروخیان بۆ ئاراستە کردووەوانە و بە پێی آخر هەڕەشە بێت تووشە بڕیاریەوە گە جارێکی تر ساروخمان بۆ بێ ئەمە کاردانەوەی زۆر جدی ئەنوێنین. بەشێک لە شەڕەکانی بۆ نمونە ئاراستەکردنی کۆمەڵێک بڵێن پەهباد یاخود درۆن دەردی خوانەڵێن پەهباد بە فارسی بۆ قۆبرۆس کارێک بکە کە نمونە بەریتانیاش بەهۆی ئەم پەلامارەوە بێتە ناو شەڕەکەوە، یاخود ئەو پەلامارەی کە ئەمڕۆ لە شاری هەولێر لە هێزە ئیتالیەکان وەشێنراوە. ئەمە مەسەلەن ئیتالیای تووڕە کردووە کە ممکنە هانبات ئەوروپاش بێتە ناو ئەم شەڕەوە. فراوانکردنەوەی ئەم شەڕە بەم ئەبعادە فراوانە، بەم ئاراستە فراوانە، وا نازانم کە ئەمە زۆرتر نەخشەیەکی دیاری کراوە بێ بۆ سەرکەوتن، زۆرتر پەلەقاژەیەکی بێ ئامانج و کاردانەوەیەکی تووڕە و زۆرتر بۆ ترساندنی هێزەکانی ناو ئێرانە تا ئەوەی کە بەدەستێنانی دەستکەوتێک بێ لە ئاستی ناوچەکەیە. بە جۆرێکی کە ئەو نەخشەیە کە بۆ داخستنی بڵێن تەنگەی هورمز هەوڵی بووەدا یاخود مین ڕێژکردنی تەنگەی هورمز کە دیارە ئەو کردەوەی ڕێگە لە خودی ئێرانیژەکری لە داهاتووە کە بتوانێت مەسەلەن نەوت بنێرێتە دەرەوە یاخود نەوت بەڕێ بکە ئەگەر تەنگەی هورمزدا بخرێ خوارد تەنها لە وڵاتانی خەلیجدا ناخرێت، لە سەر خودی ئێرانیشدا ئاخرێ. بە جۆرێک ئەم کردەوەیەش بازاڕەکانی دنیای تووشی کێشەیەکی زۆر گەورە کردووە. دووجار لەم هەفتەیە نەوت چووە سەر $100 و دوایی دووبارە هاتە خوارەوە. ئەمە ئابووری هەموو ئەوروپا و هەموو دنیا دەرگیری دۆخێکی زۆر نالەبارەکەوە. مەسەلەکە زۆرتر لەوەی کەوا باجەکەی ئەمریکا بیدا خەریکە ئەوروپا ئەم باجەدا، خەریکە باسی رووسیا لە بەرامبەر ئەوروپا بەهێزەکە. کەمتر ئەمە ئەتوانێت زەرەرێکی ڕاستە و خۆ بێ بۆ ترامپ و دەم و دەستگای ئەمریکا احتیاتیەکیان هەیە، وازانم وامەزە ناکرێت 400 میلیۆن بەرمی لە شتێکی لەم بابەتانەیە کە ئێستا خەریکن ئەیخەنە بازاڕەکانەوە بۆی کەوا سعری نەوت دەجێگی خۆیان ڕابگرن. ینی توانای مقاومەتکردنی ئەمریکا لە چاو ئەوروپایە زۆر زۆر زیاترە بۆ بەرزبوونەوەی نرخی نەوت و ئەوانە. ینی ئەم جۆرە کردەوانە کە هەڵسو کەوتانە کە گوایە پشار و گوشارێنێ بۆ ئەمریکا زۆرتر هەستەکەی دوژمنی زیاتر بۆ ئێران دروستەکە و بە جۆرێکی ژوای لێ هاتووە تەنانەت ئەو جم و جۆڵانەی کە لە ڕابردووە بۆ پشتیوانی لە فەڵەستین و لە بەرامبەر ئیسرائیلاکرا ئەمڕۆ زۆر بەرەو دواوە ڕۆشتووە. جم و جۆڵەکان لە دژی ئەم شەڕە، ینی مەسەن ئینسان قیاسی بکە لەگەڵ شەڕێکە کە لە بەرامبەر عێراقا کرا کاتی خۆی ئەمریکا کردی و هێزێکی زۆریشی بۆ کۆ کردەوە، هەوڵێکی زۆریشی دا بۆ بەسیجکردن و ئەوانە بە پێچوانەوەی کە ئەمریکا کردی ئەمجارە تەدەخولێکی وهای ئیسرائیل لە ناو ئەم شەڕەیان نەبوو کە هانی ئەوە با، بەڵام لەگەڵ ئەوەیە هێز و جوڵانەوە لە بەرامبەر شەڕا لە ئاستی دنیا زۆر زۆر بەهێزتر بوو لەوەی کەوا ئێستا لە بەرامبەر ئێرانە هەیە کە بەشێک لەمە پەیوەندی بەم کاردانەوانە هەیە کە ئێران هەیەی. من بۆیەوە ئەزانم کە کەمتر نەخشەمەندە ئەمە، زۆرتر لە کردەوەیەکی یا ئیسانە و بڵێن زۆر بێهین ئەچێت کە من دواتر دێمە سەرەوەی کە ئەگەر بیانوێ بە نەخشەم کارانە بەرنە پێشەوە، ینی تەوەقوعەکە چییە یاخود چاوەڕوانەکە چییە لەم خەڵکانەی کە تۆ ناوتنان بە بڵێن چینی باڵادەست یاخود خاوەن سەروەت و سامانەکانی ناو ئێران، چونکە ئێستا
پاسداران سوپای پاسداران بە تەنها کۆمەڵێک سەرکردەی سەربازی نین، بەشی چەکداری وەلیگارکەکانی ئێرانن، ملیاردێرەکان و تریالدێرەکانی ئێرانن، پارە و سەروەت و سامانی ئێران لە بندستی ئەفرادەکانی سوپای پاسدارانایە و بە جۆرێک ئەم دەسەڵاتە ئێستا خەریکیشە بە یەکجاری یەکلا ئەبێتەوە بۆ ئەوان. دواتر زۆرتریش لەسەر ئەم بابەتە قساکەین، بەس من بۆی قسەکانم درێژ نەبێتەوە لێرا کۆتایی دێن. من ئەوە بڵێم غێر ئەو فاکتۆرەی کە وتم ئەگەر لە ئاستی نەقشەی سەراسەریان و مەرکەزیان تەماشای بکەی جمهوری ئیسلامی پێشەوەی شەڕەکان پێ بفرۆشتێ، خامنەی جزوی ئاخرین وتارەکانی پێشمەرگی ئەوە بوو وتی ئەمریکا ئیسرائیل بزانن ئەم جارە شەڕ ببێ شەڕ منتەقەییە بێ. دیارە ئەمە قسەی پێشویان بوو کە لە هەموو جەیەکەدەن دەلیلەکەشیانەوەی ئاڵەن ئێمە کارمان بە وڵاتەکان نییە لە پایگا نظامی و لە مؤسسەکانی ئەمریکا دەین لە ئەو قسەیان ڕاز نییە هاوڕە ڕەحمانیانی لە پایگای نظامی چی لە سعودیە لە بڵین کۆگای نەوتیان داوە هەرەوە لە شوێنی ئاو پاکردنەوەیان داوە لە ئەزانم ئەوە من باسی تەوجیهەکەی وانەکەم، بەڵام ئەمیز ئەو فاکتۆرە بڵم بەشێکیژەوەی کە تۆڵی نانەقشەمەندێکیش پێوە دیارە پزیشکیان مەسعودی پزیشکیان 4 ڕۆژ لەوە پێش بە جۆرێکەوەی دەربڕی هات مازەرەت خوای کرد لە وڵاتانی دەوروبەر کە حملەیان پێکراوە وتی شورای موقەتی ڕەهبەری کە 3 نەفەرونیەکیان ئەوەیە قسەمان کردووە بەهێزە نظامیەکانمان وتووە نابێ ئەو پەلامارانە بدەن، بەڵام هەر 20 دقە دوای مازەرەت خوایەکەی سوپای پاسداران حملەی کردەوە ئەسەن بە قسەی نەکرد بە گوێنەکانی معلومە خۆیان یەکدەست نین. ئەو باڵا دەسێڕوا کە سوپای پاسدارانە قسەی تیانە هەرڵانەوەجا بچینە سەر ئاڵوگۆڕەتر کە بە وتاتووە معرفیکردنی کوڕەکەی خامنەی مستەفا خامنەی جێگای کە سوپای پاسداران دایناوە قسەی تیانە خوبرگانوانە یا مەجلیسی زانایانیانەوانە هەموو فۆرمالە دەرنەتیجە ئەو باسی کرد سوود پزیشکیان وتی دوایەوەی و زەربە قورسەمان لێکەوت و ڕابەر کوژرا ئاتەش بە اختیارەکان یعنی ئەوانەی هەر کەسە لە جێی خۆیەوە اختیاری هەیە کارێک بکە ئەوانە ئەو موشەکانیان خستۆ بە وڵاتەکە. ئێستاش بە دەرەجەیە سیستمی کارکردنیان وایە وتویان ئەنی جۆزی پلانیانە وتوانە ئێمە لە شرایەتی جەنگی قورزە ڕەنگە ئیتر ئەو پەیوەندی مەرکەزیە نەمێنێ ئەو دەست ئەوەی هەموو شتێک لە مەرکەز و لە یەک فەرماندەهی و دەستور بدرێن نەمێنێ هەر کەس لە جێی خۆیەوە بە پێی منفعەت و مەسلحەتی نظام و دەست بەکار بێ و ئالبەتە مە ڕەوشێکە لە دوای ئەو ئاعترازاتی کە بە بزوتنەوەی سەوز مەشهور بوو ئەکاتە 12 ساڵی زۆر زیاتر 1970 ئێرانی تا ئێستا 16 ساڵەوە پێش ئەو وەختە خامنەی 16 تا 18 ساڵەوە پێش خامنەی هات وتی ئاتش بە اختیار ینی دەستوری دا بە حزبوڵاییەکان وتی لە زۆر جێ خۆتان ئاتش بە اختیار مخالفانی نظام سەرکوت کرد. ئەنی ئەمە ڕەوشێکە دەنچە ڕەنگە ئەوەشی تیاابێ بەڵێ ئەو هەرکەس لە جێی خۆیەوە مەسەران هەرەوەی لە کۆگای نەوتیەدا لە عەرەبستانە قبەت فەوجێک لە سوپای پاسداران لە جەیەکەوە بخۆی ئەو کارە بکە یا سوپای قودس بخۆی کارێکەکە خاتم الئەنبیا مرکزێکی قەویتریانە بخۆی کارێککە ئەمانەی تیا ئەرتەش لەگەڵ سوپای پاسداران زۆر بەرنامەکانیان هەماهەنگ نییە دەنەچە بەشێک ئەوەی تیاهەیە و پیان وایە بەتایبەت ئەبێت تەوەجو بە یەک شتکەی لە نێو ئەم پەیکەرەی جمهوری ئیسلامیە ڕەوتێکی ئیسلامی هەرە توندڕەوتر لە خامنەی وجودی هەیە کەسانەوان پێیان وایە شەڕەکە نەعمەتە شەڕ باشە ببێ شەڕ باشە درێژە پەیدا بکە کولی منتەقەکە بچێشێتە نائەمنی حتا جەهان چێشێتە نائەمنی تا ئیمام زەمان عروج بکە تا ئیمام زەمان بێتە دەرێ و دنیا نەجات بدە. ئەمە تەرزی فکریانە ئەوەی پیانەڵان جناحی پایداری ئەوەی چێرەیەکیان کەسێکە بە نێوی جەلیلی کاندید بوو لە بەرابەر هەرە مەسعودی پزیشکانەیە ببێ بەڕێی جمهور و ماوەیەکی زۆر نوێنەریان بوو بۆ ئەم مذاکراتی هەستەیی ئەمانە شتی واقعین کە هەمووشی مەسلحەت و منفعەتی
لە پشتە مەسلحەت و منفعەتی اقتصادیوانە لە پشتە ئەم نەوع وتاردان و ئەم نەوع بۆ چوونانە ئەوەش هەیە دەنەچە بەڵێ غێرەزەوەی ئەم تێزی ئەمە شەڕی ئاخرەکەین لەعین حاڵە ئاتش بە اختیاریشان هەیە مەسەلەن هەرەوە بۆ سەر تورکیا ئەڵبەتە بۆ تورکیا نەوان دووپات نەکردوێتەوە دوایەوەی تورکیاش هەڕەشەی کردو یا بۆ قبرسیان دووپات نەکردوێتەوە بەڵام بەهانەکانەوە بوو پایگاکانی ناتۆ لەوەیە بەتایبەت لە تورکیا و ئەوانە دەنەتیجە وایە تۆ شەڕێکە کە دوو تەرەف بە مەبەستی لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل ئیسرائیل کولن سیستمەکەیان بگۆڕێ ئەمریکایڵێ بە تەسلیمیانە کێشم ئەمانیش ئەنواعی دار و دەستن لە نێو خۆیانە ئەوەی لە هەر سێلاوە ئەوەی مەبەست نییە کۆمەلگایە ئەوەی مەبەست نییە ئینسانەکانە ئەوەی مەبەست نییە کە خراپبوون و کاولکاریەکە کە لەو کۆمەلگایە بەوجود دێ عاقبەت معلومە ئەو نەوعە بە قەولی تۆ کاری شێتانەش کە لەلایەن سوپای پاسدارانی جمهوری ئیسلامی لێیەکەوێتەوە و هەرڵان دوایەوەی خامنەی چۆتە کەناروانە سوپای پاسداران بە چونکی باڵادەستی هەیە هەر لە قەدیم و باڵادەستی لە ئیقتصادا بوو لە سیاسەتا بوو لە نظامیەوە بوو چونکی قدرەتی نظامی و بە قەولی خۆیان مەیدانەکە بەوە ئێستا ئەم شەڕە زیاتر کۆمەچی کردووە هەمیشە و دایم لە شەڕەکانە باڵە نظامیەکانە دەزڕۆیشت و ئەبن وەیانەوێ ئەگە بۆیان کرێ ئێرانی تەبدیلکەن بە کورەی شمالیەکی دیکە کە بەرحاڵ هەموو ناڕەزایەتیە سەرکوت کرێ هیچ نوع جمو جۆڵێ نەبێ کولی ئێران بکرێتە پادگانێ حتا خبری درست و حسابیشی لێ نێتە دەرێوە گەستای کەس نازانێت لە نێو خۆی واقعان پیۆنگیانگ و کورەی شمالی چیە گوزەرێ بە دروست حسابی ئەمە لە ئێرانە پیادە ناکرێ ئەمە لە ئێرانی لە جەرگەی خاوەرمیانەیەکی پرجم بۆ پڕئاڵوگۆڕی سیاسی وە بەتایبەت کۆمەلگای ئێرانێکی کە سابقەیەکی 120 ساڵەی لە شۆڕش و ئاخێزی جەماوەری و زیندووبوونی سیاسی و چینی کرێکارێکی بەهێزوی پرتەوەقوانە بۆیان جێبەجێ ناکرێت بەڵام هەتا بۆیان بکرێ کۆمەلگاکەی پێوێرانەکەن مەسەلەکە ئەوەیە کاولکارێکی زۆر لە نەتیجەی ئەم جەهان بینی و ئەم سیاسەتانە و ئەم منفعەتانەی ئەم دەوڵەتانە لە جمهوری ئیسلامیەوە گرتوویەتی تا ئەمریکا و ئیسرائیل لە منتەقە ئەوەی معلومە هەر وەک تۆ باست کرد واقعاً سناریویەکی تاریک هەر ئێستا دەستی پێکراوە باڵێکی باڵی ڕەشی خۆی بەسەر کولی کۆمەلگای ئێرانە خەریکە پەرەپێدا ئەگەر نەڵێن داسەپاوە خەریکە پەرەپێدا ئەو سناریۆ تاریکە و بەنظرم ئەڵان بە هاتنە سەرکاری ئەم کوڕەی خامنەیش مستەبا خامنەی هەر لە ئەو تاریەکی یاداوە فعلەن چاوەڕوانی ئەوەیە کە هەر ئەم سناریۆ تاریکە ئیدامە پێدا بکە وایە زۆر ڕاستە بەڵام هەرحاڵم هاتنی بڵێن کوڕی خامنەیش بۆ خۆی پەرستاندنێکی زۆر مهمی یاخود زۆر چارە نووسازە لە ئێرانە کە نیشانەی ئەو باڵادەستی بڵێن سوپای پاسدارانە کە تۆ باسەکرد جگە لەوە نیشانەی ئاڵوگۆڕێکی زۆر خێراشە لە تونندڕەوبوونی ڕژێمی ئێرانیان ئێوانەی کە باسی مشتەبا خامنەیەکەن وەشتی لێ ژێڕنەوە کە دیارە خۆی زۆر دەرکەوتنی نییە لە میدیا زۆر دەرنەکەوتووە و پێچێکەم کەسیش لە ئێرانە گوێی هەتا لە دەنگی بوو بێ یاخود لە شوێنێکە لە جێگایەکە قسەیەکی کردبێ بەڵام ئەوەی کە لێ ژێڕنەوە باسی لێکەن کەسێکە لەوانەی کە باوەڕی بە تێزی ئاخر زەمانی هەیە یاخود پێی وایە کە ئەو بڵێن خۆراسانیە خود خۆراسانی بەپێی ئەو چیرۆکانەی کە بڵێن ئیمامەکانی شیعە ئەیجێڕنەوە یاخود لەلایەن باوە کەسایەتێکە کە لە ئێرانەوە دەرەکەوێ و باڵادەستی شیعە لە ئاستی هەموو خۆرهەڵاتی ناوەڕاستە پیادە ئەکا و مەککە و بڵێن شوێنە پیرۆزەکانی تر بە مەککە و بەیت المەقدسیشەوە بە قسەی خۆیان ئەکەوێتە ژێر دەستیەوە و بەم جۆرە زەمینە سازی هاتنی ئیمامی مەهدیەکە
هیچێکە لەوانەیە کە بڕای بە تێزێکی لەم بابەتانەیە و عقیدەی پێێتی یاخود بە عقیدەوە نینەتی زۆرتر هاتنی نموزەجێکی لەم بابەتەش بۆ سەر دەسەڵات لە ئێرانە زیاتر لەوەی نیشانەی باوەڕبوونی خەڵکی ئێران یاخود بڵین تەنانەت پەیڕەوانی مەزهەبی شیعەش بەم تێز و بۆ چوونانە بێ زۆرتر نیشانەی باڵادەستی ئەو باڵەیە لە نوسپای پاسداران کە پێی وایە نەخشەکانی جمهوری ئیسلامی ئەبێ بە شێوازێکی توندوتیژ وە لە بە کەناڵی شەڕێکی ڕاستە و خۆیان لەگەڵ ئەوەی کە خۆیان ناوێنن ئیستیکباری جیهانی و ئەمریکا و ئیسرائیل و دەست و پێوەنەکانی لە ناوچەکەی بچێتە پێشەوە. ئەم باسە ئەو ڕەحمان بوو شتێک من ڕاکێشێکە زۆر جار لە لێکدانەوەکانی شەڕەکانە پەیوەندە نێودەوڵەتیەکانە بێ بە ئەساس بۆ نمونە چی لە قازانجی کام دەوڵەتایەوە خۆ کودی چەشمە کێشە جیۆپۆلیتیکەکان تەحدیدی ئەوەکان کە شەڕ بۆ هەڕوو ئەدا یاخود بەرەنجامی تەقینەوەی ناکۆشیەکانە کە من بە بڕوای خۆ من پێم وابێ ئەمە تەنها ڕواڵەتی مەسەلەکانە ینی شەڕ و ناکۆچێت جیۆپۆلیتیکەکان دایما لە دنیاە بووەوە هیچ دەوڵەتێک لە دەوڵەتێک گەڵ دەوڵەتێکی ترە 100% تەنانە دەوانەی کە پەیمانی استراتیژیشان لە نێوانایە بۆ داکۆچیکردن و دیفاعکردن لە یەکتر و ئەوانە هیچ کات ناکۆچی جیۆپۆلیتیشیان کۆتایی پێنایەت ناکۆچیان لە بەرژەوەندی نێودەوڵەتەکانە کۆتایی پێنایەت بەڵام ئەمە ناتوانێت تەفسیری ئەوە بکە کە بۆچی لە قۆناغێکی دیاریکراوە شەڕێکی دیاریکرا و داگیرکاریی دیاریکرا و ئەنجامە درێەوە بۆچی ئەمە بێتە قەیرانێکی گەورە ئەوەی کە ئێستا لە دنیا هەیە زۆرتر بەرەو سەرچوونی فاشیزمە و من وازانم ئەم جەنگە و ئەم بار و ئەنجامەکانی ئەم جەنگە چ ئەوەی کە لەسەر ئاستی ناوخۆی ئێرانە ڕەنگەداتەوە چ لەوەی لە ئاستی دنیاە دەرەکەوێ و چ ئەوەی کە لە ئەوروپا ئێمە ئاسارەکانی بینین لە ئەمریکا توانین کاریگەریەکانی ببینین لە وڵاتانی تری دنیا توانین کاریگەریەکانی ببینین زۆرتر ئاراستەکردنی دنیاە بەرەو باڵادەستی شێوازێکی تر لە پەیوەندی بینی دەسەڵات و خەڵک یاخود پەیوەندی بینی چینی باڵادەست و چینی سەرمایهدار لەگەڵ کۆمەلگایە وا پێچێکە ئەمە بە ئاراستەی توندکردنەوەی فاشیزم لە سەر ئاستی دنیاە بڕاتە پێشەوە و لەم ڕێڕەوەشایە کە چ لە ئێرانە چ لە ئەمریکا چ لە ئەوروپایە ئێمە سەرهەڵدانی ئەو تێڕوانینە زۆر نائینسانی و دڕندانەیە ئەبینین لە پەیوەندی بینی دەسەڵات لەگەڵ خەڵکە ئەوەی کە مافەکانی ئینسان و یاسای نێودەوڵەتی ئەڵێ چی وە ئەو تێرمانەی کە پێشتر بۆ ژوازی خۆی بەکاریە نابوو بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی خۆی چ لەگەڵ کۆمەلگایە چ لە نێو خۆیانە هەموو یەچێتە لاوە و جۆرێکی تر و فۆرمێکی تر لە تعریفکردنی ئەو پەیوەندیانە دێتە پێشەوە من سەرنجام وایە بینم بۆ کەسێک کە لە دەرەوەی ئەم ناکۆچیانەیە بۆ کەسێک کە هەم لە دژی جمهوری ئیسلامی هەم لە دژی هێزێکە کە ئەم بەم دڕندەی یە شەڕی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە خوڵقان کە ئیسرائیل و ئەمریکایە بۆ ئێمەمانانەوە بۆ چینی کارگەر و زەحمەکێشی دنیا زۆرتر ئەم بارەی شەڕ گرنگە و مهمە ئەم لایەنەی شەڕ گرنگ و مهمە سەرنجام ئایندەی ئەم جەنگە لە شوێ ئەوەستێ لە شوێ کۆتایی پێدێ هەبار حاڵ بۆ خەڵک و دانیشتوانی ناوچەیەک گرنگە بەڵام لە ئاستێکی استراتیژی و لە ئاستێکی بڵێن درێژماوەترا ئەوەی کە چۆنی ئەم شەڕە خەریکە پێشێلکردنی سەرەتایی ترین بەها ئینسانەکانت کاتە شتێکی ئاسایی ئەمریکا ئەتوانێت بە تۆماهۆک 168 مناڵ بکا بە خۆڵەمێش و لاشەیان نەناسرێتەوە نەدۆزرێنەوە ئەمە ئەبێت بە نۆرمێکە لە دنیاە قوبوڵەکرێ بۆ تێ دوژمنەکانی خۆت ئاواییم کە یا ئەوەی کە شارێکی وەکو تاران بەم جۆرە بسووتێنرێ ئاگەڕی ئەم بڵێن ئاگرانەمانە بینی کە لە تارانە کەوتۆتەوە ئینسان بەڕاستی ترس ئەچێتە گیانیەوە لەو ئایندەی کە ئەم دەسەڵاتە
تونند و تیژ و دژە ئینسانیانە خەریکن ئەیخۆقێن بۆ بەشەریەت ئینسان بیمخۆفەی کرێ ئەمە ئەو پەیامەیە کە ئەم شەڕە بە دنیای ئەدا بە بڕۆی من یاگەری هەر هەڵبێز گیریەکیش بێ سەرەتا بێ لێرەوە دەست پێ بکە پێش ئەوەی قسە لەسەر ئەوە بێ کام بەر لەسەر حەقە کام هێز هینە دیارە کەس لە ئێمەمانان هیچ لایەک بە بەرحەقوانە هەڵ نابژین بەڵام دواتر من دێمە سەرەوەی کە بۆچی ئەم قسانەکەم لە پەیوەند لەگەڵ ئەو مووقیف و هەڵوێستەیە کە بەشێک لە چەپەکانی دنیا گرتویان و پەیوەند بە پرسیارێکی شەوە کە هاوڕێت لاوەر لە کۆمنتەکانان نووسیوتی فەرموو بەوە باشە ئێمە لە هەژمە دەمانگی ڕابردوودا هەر لەم بەرنامەی خۆدا یەک ساڵی ڕابردوودا لەسەر ئاڵوگۆڕەکانی دنیای ئەمڕۆ بۆ لە ئەمریکا فاشیزم هاتوەتەوە مەیدان ترامپی فاشیست دەست بەکار بووە ئاڵوگۆڕەکانی 2 ساڵ نزیک 3 ساڵی ڕابردووی شەڕی بینی ئیسرائیل فلەستینیەکان و غەزە و ئەو نەسڵ کوشیە قسەمان کردووە داوای دەستڕاستیەکان ڕاسیستەکان لە ئەوروپا بۆ سەریان هەڵداوە و تەبعەن ئەم ئاڵوگۆڕانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش جزوێکە لە ئاڵوگۆڕەکانی دنیای ئەمڕۆ بەڵێ وایە ئەم ڕەوتێکە لە دنیا خەریکە هەر دەست باڵا پایتاکە لە هەموو جێک هێزە دەستڕاستیەکان ڕاستیست و فاشیستەکان ڕەنگە قابل شکەستدانن بن لە مەرحەلەیەکە من منزورم ئەوە نییە هەر ئاوا بۆیانە چێتە پێشەوە وتم ئێمە زووتر لە بەرنامەکانە لەو بابەتەوە قسەمان کردەوە ئەمە نیازی کام سیستمە نیازی نەزمێکە کە ئەمڕۆ لە هەموو جەهان دنیای لە دنیادا لە هەموو شوێنێک حاکمە نەزمی سەرمایەیە وە قازانج پەرستی سەرمایەیە بۆ ساحبانی ئەسڵیەکەی کێشە و حەول و شەڕیانە بۆ دەستباڵا پەیداکردن لە شەڕی ئۆکراین رووسیەوە تۆ تەمەشای بکەی عاقبەت فقط شەڕی دوودانە دەوڵەت نییە ئەبینی لە پشتی ئەوەوە قازانج و بەرژەوەندی سەرمایی هەر لایە سەرمایە کە جزوێکە لە سەرمایی جەهانی هەرکەس بەڕەوتی خۆی خەوتووە لێرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش مەسەلەن جمهوری ئیسلامی لە 30 ساڵی ڕابردووی خۆی ئەم هلالی شیعی دروست کرد و خوارەوە نەبوو ڕواڵەتێکی مەسەبی بێت ئەم ڕواڵەتە مەسەبیانە پێدەن یا ئەم ڕواڵەتە ئیدۆلۆژیک و سیاسە پێدەن لە خدمت ئەو قازانج و بەرشەوەندە اقتصادی ئابوووریانەیە کە درێژماوە بری لێکن ڕەنگە لەو کاتە ساتەیە فعلەن جارێ تەرجمە نەبێ بە اقتصاد بەڵام مەسەلەن وەختێ هەرم دەوڵەتی ئیسرائیل لە فکری محوەری داودایە لە هێندەوە بیچێشێ هەتا ئاگاتەوە نازانم کەناراوەکانی ئیسرائیل و لێوە بۆ ئەوروپا و ئەوانە لەولاشەوە جمهوری ئیسلامی و دەست و پەیوەندەکانیشی محوەرێکی دروستە کرد بە نێوی محوەری هلالی شیعی کە لە پشتسەری هەمووی عاقبەت بەرژەوەندی اقتصادی و مادی خەوتو لە منە پەسی لە تووری تاریخ و لە تووری تاریخ حتا لە سەردەمی پێش نەزمی سەرمایەداریجە شەڕە مەسەبیەکان شەڕە سەلیبیەکانیش کردویانە عاقبەت ئەوە چینە دەسەڵاتدارەکانی هەر سەردەمە بوون لەشکریان دروست کردووە بۆ پاراستنی قازانج و بەرژەوەندەکان سەرمایەداری ئەمڕۆ گەیشتوتە جێگایەک حداقل لەم دەورانەی کە ئێمە تیا بەسەریە بین دوای ئەوەی ئەم دوو قوتبی شەڕی سارد نەما و دوایەوەی ئەمریکا کەوتە سەرەوەی نەزمی نوێی جەهانی دابمەزرێنێتەوە دوای شەڕی کەندا و دوای ئەژغاڵی کوێیت و ئەم کێشانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئانەوە شەڕی ئۆکراین و ئیسرائیل رووسیا و هەموو ئەوانە لە خمەت داڕشتنەوەی نەزمێکی نوێی جەهانیە کە لەوە داڵان ئەمریکا دوبارە حەولەدا بە خەوری ترامپ ئەمریکا ئەوەڵ بێ یعنی چی یعنی هێژمۆنی ئەوەڵ بۆوان بێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قەدیمەوە پێش دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل لە وەختی دەوڵەتی ئیسرائیل دروست کراوە لە نزیک بە 8 ساڵ لەوە پێشەوە 1948 تا ئێستا بۆتە کانونێکی داغی ئەم کێبەرچێ و چێشمکێشانەی کە لە ئاستی دنیا هەیە و هەمیشە دایم زەکانیش و بە تایبەت ئامریکا و هاوپەیمانە غەربیەکانی نەقشیان بووە لێرە و لێرەدا ئەم نەزمی سەرمایە بەڵێ ئەڵان حتا لیبرالیزمەکەی دوای شەڕی جەهانی دووەم بۆ قازانج پەرستی ئەو مانعە دەم و دەستگا
مؤسسە جیهانیەکانی لە سازمانی ملەلیەوە بگرە، لە سازمانی پزیشکی جیهانیەوە بگرە، لە ئێتلافە محیط زیستیەکانیەوە بگرە، هەمووی بۆ دەست و پاگیرە و تۆ بینی عاقبەت دەوڵەتی ترامپ هیچ باەخێک بۆ ئەوانە قایم نییە گە بۆی بکرێ حتا لەوانەیە ناتۆش نیوە مردوو بکە وە کردوش دەرەجێ. ئەمە بۆ هەموو لە چێو ئەوەدا جا لێرەدا بڵێ شەڕی ئیسرائیل ئەمریکا جمهوری ئیسلامیش ئەوەڵەن بۆ خۆی لە دڵی شەڕێکی منتەقەییەوە پەرەیسەندووە. عاقبەتەمە لەم نەپرسێمە ئیدامەی شەڕەکە کە ئیسرائیل لە غەزە و لوبنان کردی، لەوێ نەسەرکوشی کرد، مقاومەتی زۆر زەربە خواردوو کردووە. ئێوێ هەر ئێستا هەر ئەمڕۆ وەزیری قسەکەری وتەبێژی ئەرتەشەکان ئەیوە دیترێ مابێ کە ئەم جار بۆ هەمیشە کار یەکسەرەکەین. عاقبەت باسی لوبنانیان لێ پرسیوت دەتان بووە بە مەیدانێکی ئەسڵی شەڕەکەیوت ناوە ئێشتا مەیدانی ئەسڵی شەڕەکەمان تارانە ئێرانە، یەک جار بۆ هەمیشە بێ ئەوە تەواو بکەین و خاوەرمیانە ئەوە نەتانیاهو توێتی نەتانیاهو ڕۆژەوە پێشەڵا بێ نەقشەی خاوەرمیانەکەمان تەکمیلکەین. نەقشەی خاوەرمیانەی تازیانە ئەمریکا تیا ئەوڵە، ئیسرائیل تیا نیابەتی ئەوە و هەمەکارەیە، نە تورکیە نە عەرەبستان نە جمهوری ئیسلامیەکە لە نەزەر ئەوانەوە نامێنێ یا بەم شکڵە نامێنێ هیچکوێ حەقی حتا نوزەی ئاعترازێکیشی نییە. بەڵێ جا لە دڵی ئەوەدا منیش پێم بەڵام ڕەوتێک کەزاڵە ڕەوتی فەشیزمە، ڕەوتی دەستەڕاستیەکانە، هەرم ئاڵوگۆڕە لە ئێرانە مەسەڵەن هەرستا معلومە لە دڵی ئەم شەڕەدا سوپای پاسداران هەمیشە هەمەکارە بووە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە، بەڵام ڕێگر لە بەرابەریدا بووە. ئێستا ئابم شەڕەی ڕووی داوە و بە دانانی مستەبا خامنەی بە جێگای باوچی معنایەوەیە لە ئێرانیشا ئیتر سوپای پاسداران وەک هێزێکی سازماندراوی مەسەلەحی دەستەڕاستی فەشیست بە تۆری واقعی ئەگەر بمێنێ، ئەگەر عمری جمهوری ئیسلامی باقی بێ ئەو دەست ڕۆیشتووە بێ و ئیترەوە کارەساتی زیاتر بە جمهوری ئیسلامی بۆ خۆی لە 37 ساڵی ڕابردووە هەمیشە کارەسات بووە بۆ سەر خەڵکی ئێران و بۆ سەر چینی کرێکار و بۆ سەر بەرەی ئازادی خواست. کارەساتترە بێ ئێتفاقەن بۆ کۆمەلگای ئێران بۆ خودی منتەقەش و بەئاسانی چشمە کێشانە تەواو نابێت. دەنەچە من بڵێ گرەیە دەمەوە بۆ باسەیەکی تۆ کاڵەی عاقبەت لە دڵی باڵاچوونی فاشیزمێکی جیهانیە بەڵێ وایە ئێرەش ئەم گۆشەی وایە. جمهوری ئیسلامی وتم بە نیوە و نیوە چڵی لەم مەرحەلەیە نەجاتی بێ تیا بەهێزترە بێ، یانی سوپای پاسداران تیا بەهێزترە بێ. ئەڵان دانانی ئەم کوڕەی خامنەی مستەفا خان هەموو کەسەڵە سوپای پاسداران دیکتەی کردووە، سوپای پاسداران دایناوە. خۆی لەوانێ خۆی ئەمڕۆکە وتارێکی داوە و توێتی لە سەدا و سیماوە لە تەلەڤیزیۆنەوە ئەوە خەبەرم پێگەی کە من کراوم بە ڕەهبەر کە ئەڵبەتە حتمە درۆی تێدایە، بەڵام ئەی کێ کردوویەتی خۆسەکە دەنگۆکان ئەوە هەیە لە نێو مەجلیسی خوبرگانان نەیاری بووە، کاندید لە بەرابەریا بووە. خامنەی خۆی وەسیەتی وا بووە کە بە هیچ جۆرێک نابێت تۆ ببی بە مەوروسی نەبێت. هەموو کە سوپای پاسداران احتیاجی بە مشتەبایە. مشتەبا خامنەی کوڕی خامنەیە، ئەوەی کە بیسراوە بەڵە تۆندڕەوە ئەو تەزە فکری آخر و زمانەی کە تۆ باسکە ئەوە هەیە. ئەوە جوزی ئەو باڵەن لە جمهوری ئیسلامی کە پێیان وایە با دنیا نائەمن بێ. ئەسەناڵەن وەزیفەمانەوەیە دنیا ئەوزاعەکە نائەمنکەین، وەزیفەمانەوەیە ئەوزاعەکە شپرسکەین با ئیمام مهدی زووتر وە خەبەر بێت و بێتە مەیدان. ئەمە تەرزە فکرەکانە. بەڵام لە پشت ئەم ئیدئۆلۆژیە خورافیە مەسەلەی دەسەڵاتی اقتصادیە، مەسەلەی دەسەڵاتی سیاسیە، هەر بۆیە ئەلئان سەرانی سوپای پاسداران ئۆلیگارشە ئەسڵیەکانی سەرمایەداری ئێرانن. لە بابەتە هەر خودی ئەو بەیتی ڕەهبەری کە خامنەی بەدەستووە پوڵدارترین بەهێزترین بەشی اقتصادی ئێران بەدەست بەیتەکەی خامنەیەوە بوو کەڵان بە کوڕەکەیە بڕێ کە مشتەبایە. دەنەچەمەش ئاڵوگۆڕێکی لە بەرهەمی ئەم شەڕە ئاڵوگۆڕێکی زۆر دژە خەڵکی ترە خەریکە ڕووەدا و ئەم کەسە مستەفا خامنەیان داناوە. مهم نییە خۆی چه زەرفێتیەکی هەیە چ توانایەکی، چونکی خۆی عاقبەت
ئەتوانی بڵین تابلۆیەکە ناڵم بێ ئیرادەیە ویان بارهێناوە هاوکات لەگەڵ باوکی خامنەیی کە بەهێز بوو لە نێو سوپای پاسدارانە ئەمیش لە پەنا دەستی ئەو نفوزەی پەیدا کردووە لە نێو سوپای پاسدارە با من ئاوا بڵێم عاقبەت کێشەی قوڵ لە بینی جناحەکانی جمهوری ئیسلامی بە تایبەت سەردەمانە کە یەکێ وەک ڕەفسەنجانی بوو عاقبەت وەزنێکی گەورەی لە نێو سیستمی جمهوری ئیسلامی ئەم خامنەیە دقیقاً بەستن بە سوپای پاسداران جناحی ڕەفسەنجانی ڕوحانی ئەوانەی خستە پەراوێزەوە ئەوان عاقبەت ئیدعایان لەسەر پەیوەندی عادی لەسەر غەرب بوو عادیکردنەوەی ئەوزاع لەگەڵ دەوروبەر بوو بە قەولی خۆیان لەسەر تەکنۆکراتەکانی نێو جمهوری ئیسلامی تکیان لەسەر ئەوە ئەکرد بەڵام خامنەی زانی ڕێگای ئەوەی قودرەتی خۆی بکە بە قودرەتی ئەوەڵ ئەوەیە پشت ببەستێ بە سوپای پاسداران و قودس و قاسم سولەیمانیەکان و وای کرد لەم تەریقەوە ئەوانی خستە پەراوێزەوە کوڕەکەشی لەو چوارچەوەیەدا لەو فەزایەدا بار هات و بوو بە هەمەکارە ئەڵان هەم سوپای پاسداران احتیاجی بە مستەبا خامنەی هەم مستەبا خامنەیش احتیاجی بە سوپای پاسدارانە یەکتری تەفکیک دەکەن دژایەتی لەگەڵ کۆمەلگای ئێران و خەڵک وەلەین حاڵە نانەوەی شەڕێکیش کە لە منتەقە هەیە ئەجا بەم ئەتیبارە بڵێن کینەکەیە وشەیەکەیە بە ئینگلیزی پێڵێن ئایرۆنی ینی گاڵتەجاڕی بە جۆرێک لەوەیە کە لەوە چێ ترامپ توانی بێتی ڕژێمی ئێران بگۆڕێ بەڵام بە ئاراستەیەکی زۆر پێچوانەیەوەی کە ئیسرائیل ئێوێ ینی ئیسرائیل گۆڕینی ڕژێمی بە جۆرێک وادا ئەناکە یا ئەو تەبلیغاتانەیە کردوار حاڵ استراتیژی ئیسرائیل لەوە چێ پارچەکردن و لە توپەتکردنی هەموو دەوڵەتە گەورەکانی ناوچەکە بێ لەوانەژ ئێران ینی ئەوەی کە بەڵام ئەوی کە بەڕواڵە دەیوت پشتیوانیکردن بوو لە ڕەزا پەهلەوی وەگوایە ئازادکردنی ئێران لە سای ڕەزا پەهلەویە بێ بە دۆستێکی نزیشی ئیسرائیلۆوانە وەڵام پێچێ ئەم پەلامارەی ترامپ و ئیسرائیل ڕژێمی جمهوری ئیسلامی ئێرانی بەرەو توند و تیشتر و بەرەو هێزێکی ڕادیکالتر و زۆرتر دوژمن بە ئیسرائیل ئاڵ و گۆڕ پێدا بێ بەرحاڵ هەر چۆنێک بێت سەرنجام ئەم ئۆلیگارکانە ئەم دەوڵەمەنانە ئەم ملیاردێرانی کە لە ڕێگەی مشتەبە خامنەوە دەسەڵاتیان بەدەستکەوتووە و دەستیان بەدەسەڵات گەیشتووە سەرنجام پێویستیان بە کۆمەلگایەکە بۆی ئیدارەیەکەم سەرنجام پێویستیان بە دام و دەستگایەکە یاخودمانەوەی چوارشێوەیەکی کۆمەڵایەتیە بۆیکەوە سەروەت و سامانەکانی خۆیان سوود لێوەربگرن وە بەم دەوڵەمەنی و بەم بەرژەوەندێت چیناتیەوە کە هەیە نەبمێننەوە لەبەرەوە پێ ئەچێ ئەم کردەوە زۆر سەرشێتانەیە کە ئەیبینین من پێشبینەکەمەوەی لە ڕۆژانی داهاتوو ئەمانە بەرەو خاوبوونەوە ئەچەن وە سەرنجامەوە نەخشەی کە ترامپ هەیەی بۆ ڕێکەوتن و بڵێن پێکەوە ژیان لەگەڵ دەسەڵاتی تازەی ئێرانە ئەمە لاپەڕێشی وا هەڵەدرێتەوە لە مێژووی ئەم پێکدادانەیە بڵێن پێشبینەکانم یاخودەوەی کە تەسەورەکەم ئاوایە ئەم شەڕە ئاڵ و گۆڕێکی زۆر کۆنەپەرستانی لە ناو کۆمەلگەی ئێرانە دروست کرد ئەو بەش بوونە یاخود ئەو قەڵەشتانەی کە لە نێوان باڵەکانی دەسەڵاتا بوون کە زۆر جارم قەڵەشتانە گەرچە بوونە هۆی دروستبوونی تەوەهم و هەندێک ڕێونکردن لە ناڕزایەکانی خەڵک بەڵام لە هەمان کاتافورجەیەک و مەجالێکی کردبوو بۆیکەوە کۆمەلگای ئێران و ناڕزاییەکان بە جۆرێک تعبیر لە خۆیان بکەن یا بتوانن خۆیان نیشان بن و ئەوانە و ئەو سەرکوت و ئیستیبدادە زۆر خنچێنەرە کە مەجال بە دەرکەوتنی هیچ دەنگێکی ناڕزایی نەیا زەحمەت بوو لە ئێرانە پیادە بکرێ بەڵام پێچێت لەمە دوای ئێمە بە ئاراستەیەکی وایە بڕۆینوە ئەم دۆخی کە لە ئێرانە دێتە پێشەوە زۆر کۆنەپەرستانەتر لەوە بێکە لە ڕابردووە بووە زۆر دڕندانەتر و بڵین زۆر داپلۆسێنەرانتر بێت لەوەی کە لە ڕابردووە لە جمهوری ئیسلامی ئێرانمان بینیوە کە گەرچەوەی بینیومانە کەم نییە کوشتنی نزیکەی 40,000 کەس بوو 10,000 کەس با بڵێن کەس هەتا ئێستا نازانێت ژمارەکە چەنە لە زەرفی 48 سەعاتە لە خەڵکانی ناڕازی و برسی کە هات بوون خواستێکی زۆر سادەیان هەبوو
لەمە ڕژێمی وا دڕندە دنیا کەمتر بەخۆیەوە بینیوە بەم خێراییە بەم سرعەتە بتوانێەوە خەڵک بکوژیا خو دەستان ڕووداوێکە لەواچ لە سەدەی 20ەمە نەبوو بێت هەتا ئێستا بەڵام سەرباری ئەوەش ئەم جۆرە لە ڕژێم و سیستم کە لە ئێرانای بینین لە داهاتووە لەمە زیاتر بڵێن خنچێنەر و داپۆسێنەرەکە ئەمەش کاریگەری زۆر نەرێنی لەسەر جوڵان و کۆمەڵاتەکان لە ناو ئێرانە بەجێ هێڵێ بەڵام لە هەمان کاتە ململانەکانیش تون دەکاتەوە ئەم جارە ئەو جۆرە بڵێن مەڕوونەتەی کە ڕژێمی ئێران هەیبوو کە ئەیتوانی لەگەڵ ڕووداوەکانە و لەگەڵ بڵێن ڕاپەڕینەکانی جەماوەرە بەرەو دواوە بێتەوە بەرەو پێشەوە بچێت و جۆرێک مرونەتی تیابێکە بتوانێت لەگەڵ ڕووداوەکانە مامەڵە بکاتەوە ئەمانە ئەم جۆرە مرونەتە لە دەستەیە بەرحاڵ ئەوە پرسیانە و قسانەی کە تۆکردن هاوڕێ ڕەحمان بەشێک جوابی ئەم پرسیارانەی هاوڕێ مەسعودی داوەتەوە کە بەم جۆرە پرسیارەکانی تەرح کردووە بیخەمەسە شاشەکە ئەڵێ لێکدانەوەی هاوڕێ ڕەحمان لەسەر کاریگەری ئەم شەڕە لەسەر باڵەکانی ناو ڕژێم چییە؟ شەڕ بۆتە هۆی یەکگرتنیان یا کێشەکانیان لە درێژماوەدا قوڵتر دەکاتەوە ئەمە پێما بێ جوابی ئەم پرسیارەماندایەوە بە جۆرەیە تۆ داتەوە لە ئەم شەڕە کۆنەپەرستان بەڵێ ئەم شەڕە کۆنەپەرستانە چ کاریگەری چون پێم خۆش ئەم پرسیارەکان خەم چکەوە لەوانەیە بیستبێتی بە تێکست دەبینیستە لەبەرەوەی یوتوبە لە یوتوب نووسیوێتی بۆی نەکراوە هەمووی لە یەک تێکستا بنەوە ئەم شەڕە کۆنەپەرستانە چ کاریگەریەکی لەسەر تەرازوی هێزی نێوان خەڵک و ڕژێم هەبووە شەڕ خەڵکی بۆ کام لاوە ڕاکێشاوە ئەمە پرسیارێکی زۆر جددیە بەڕاستی من سەرنجێکی شەمەی لەسەر ئەمە بێڵم دواتر ئەگەر دوای ئەوەی کە تۆ جوابتدایەوە حیزبەکانی کوردایەتیش دەڵێن ئامادەین ببینە سەربازی ترامپ ئێستا حیزبەکانی کوردایەتی کێشیان لێکەوتۆ دەڵێن بە مەرجی ناوچەی دژەفڕینەوە کارەکەین گوایە شتێکی لەم بابەتێکامە بەشی ئەخیری بەرنامەکەمان تایبەتەکەین بەما ئایا کوردایەتی کاتێکی فشاری وا هەیە بتوانێت ئەمریکا بخاتە ژێر و هافشارێکەوە یان ئەمە دەربڕینی بێئومێدیە بەم زمانە بەرحاڵ ئەم دوو پرسیارەی ئەخیر هەڵگرین بۆ بەشی کۆتایی بەرنامەکەمان بەس ئەو دوو پرسیارەی یەکەم کە هاوڕێ مەسعود کردوونی من پێم خۆشە ئاماژەی چیان پێبێ اینجا پرسیارێکی هاوڕێ دلاوەریش هەیە دواتر دێنە سەری فەرموو بەڵێ ئەوەڵەن سپاسی ئەو هاوڕێیانەی کامنتیان داناوە هاوڕێ مەسعود پێما برێ چوارچەوەی قسەکانی تا ئێستاش بڕە قسێکرا بەڵام بە کۆنکرێتیەکە جواب بدەمەوە یەکەم یاڵە تاسیری لەسەر ئاڵوگۆڕی نێو باڵەکانی جمهوری ئیسلامی چۆنە بێ ئەلئان لە کورتماوەدا ئەم شەڕە کۆمەکی کردووە باڵی توندڕەوی نێو جمهوری ئیسلامی سوپای پاسداران ئەساسەن بێت هەمەکارە هەم لە شەڕە هەم بۆ ئیدارە کە چی بڵێم داسەپاندنی ئەم هەلوو مەرجە بەسەر کۆمەڵگادا ئەمە لە کوردماوەدا دەنەچە بۆ معنایە ئەلئان بە نەزەرم هیچ باڵێکی دژ بە سوپای پاسداران ناتوانێت مانەیەک دروستکە یا کارێک کە یا ئالترناتیوێکی خۆی بەڕێتەوە لێرەدا بە قازانجی ئەوەی باڵی ئوسولگەرای توندڕەوەڵێن سوپای پاسدارانەڵێن و توندڕەوەکانی وەکو جبهەی پایەداریە بێ قازانجی ئەوان شکاوەتەوە کە هەمیشە دایمیش خودی خامنەیی زۆرتر لەوانەوە نزیک بوو هەرچەند ئەو بڕێک باڵانسیەکە و هەر هێنانە سەرکاری مستەبا خامنەیش نیشانەی ئەوەیە مستەبا خامنەی هەر لەم باڵی هەرە توندڕەوی جمهوری ئیسلامی نزیکتر بوو بە قەولی خۆیان باڵی ئاخر زەمانی دێواڵان لە کوردماوەدا بە قازانجیان شکاوت بەڵام من پێما بێ ئەو ڕۆژەی مەسەن شەڕ کۆتایی پێبێ فەرقین دە ڕۆژتر نازانم دوو ڕۆژتر یا درێژ ماوەتر شەڕ کۆتایی پێبێ کێشەی باڵەکانی نێو جمهوری ئیسلامی دەست پێکاتەوە هەر بەرابەر بە خودی ئەم مشتەبا خامنەی و سوپای پاسدارانە بەنظرم هەتا ئەو نفوزەی کە خودی خامنەی باوک بووی لە نێو نظامە و جارجار باڵانسی کێشەکانی نێو باڵەکانی کرد حتمما مشتەبا خامنەی نایبێ سوپای پاسدارانی ژێگلایەنە خۆی نایبێ بەرحاڵ دەنەچە لە کورتماوەدا فعلەن یەکی خستون لەژێر فشاری شەڕدا
شەڕتەواو بێ و لە درێژماوەدا من پێیان بێ کێشەی ناو جمهوری ئیسلامی تونترە بێتەوە هەتا بە مستەفا خامنەی خودی مستەفا خامنەی بێتە جێگای کێشە قەدیمی جێگای کێشە بوو ئەگەر لە بیرتان بێ لەو حرەکەتی سەوزە ئەمساری میر حسێنی موسەوی کاروبیواناسن ئاعترازەکەیان بە نامە و بە مەکتوبیش ڕووبە خامنەی نووسیان بە دەستێوەردانەکانی هەرە مستەفا خامنەی بوو بە قازانجی مەحموودی ئەحمەدی نژاد و ئەوە دەنەچامە بێتە سەرچاوی ناکۆکی زیاتر بەرابەر بە کۆمەلگا زۆر بەسمان کرد شەڕ هەتا ئەوە بەرەو 13 ڕۆژ ڕۆین بەرابەر وا بزانم پرسیاری ئاخرەوە بوو بەرابەر بە کۆمەلگا و بەرابەر بە بەرەی ئازادی خواز و بەرابەر بە خەباتی جەماوەری و کرێکاریۆنە زەربەی تا ئێستا زەربەی قورسمان خواردووە ئەو بەرەیە بەرەی کرێکار و زەحمەتکێش و خەباتی جەماوەری و ئەقسابی کاریگەری و هی معلمان و مامۆستایان و بەلاین حاڵە ژیانی عادی خەڵک کەسێک چاوی نەقونجێنێ گورزی قورس ئەونەی لەم بەشە لە کۆمەلگا کەوتووە ئێستا ئەوە لە جمهوری ئیسلامی نەکەوتووە وە هێزە دەستە ڕاستیەکانە ئەمە بەڕسمیت ناناسن لەم بابەتەوە درێژە چێشانی شەڕ کارەساتی زیاترە یەک ئەگەر هەیە ئەوش ئەوەیە فەرزکەنەم شڕە بڕوە بۆ ئاقارەیە بڕوە کە کولەن ئیتر جمهوری ئیسلامی تێک بدا ئەوەی بە فارسی پێڵین بەرەو فروپاشی بەرە جمهوری ئیسلامی بە تەواوەتی زەو نابێت ناچێتە نێو عەرز ئەگەر مەسەڵەن قودرەتی مەرکەزی و مەرکەزیەکەی لە دەستدارە مستەفا خامنەیە ئیتر دەسەڵاتی بەسەر کولی سیستمی جمهوری ئیسلامیە نەمێنێ و سوپای پاسانێنش تێکومەک بێ ئەبنە چەند باڵ جمهوری ئیسلامی و هەر باڵەش منتەقەیەک لەوانەیە وەکو هێزی سناریۆی تاریک بگرن بەدەستەوە خۆ لە قەدیمەوە مەشهور وە سوپای پاسداران مەسەڵەن باڵی کرمانیەکان کە وەختی خۆی قاسم سولەیمانی نمونەیان بوو ڕاهبەریان بوو باڵی خوزستانیەکانی نێو سوپای پاسداران هەرم شەمخانی کە تازگی کوژرا سەرکردیان بوو باڵی نازانم ئیسفەهانیەکانیان کە ئەم باڵێنە لە نێو خودی سوپای پاسدارانە لە دەورەی شەڕی ئێران و عێراقەوە بێتی تا ئێستا هەر ماوە هەر بووە سایتێک جیاوازی خۆیان هەیە قسەی جیاوازی خۆیانیان هەیە ئەمانەش ئەگەر جمهوری ئیسلامی تەواو ئاوا لاواز بێ تێک بچێ دەوڵەتی مەرکەزیەکەی لە زۆر شوێن ئەوەختە ڕەنگە کۆنتترۆلی ئەوزاع جمهوری ئیسلامی دەرچێ و لە وەختێکی وادا مەجالێک بۆەوەش بکرێتەوە کاگەرە و قودرەتی سەرکوتی داپلۆسێنەر و مەرکەزی نەمێ ڕەنگە لە بازە شوێنە گێتر خودی خەڵک بتوانن بێنە مەیدان و کۆنتترۆلی وەزە بگرن بەدەستەوە ئەمە احتمالەژە بێ لە نەزەر بگرین بەڵام ئەلئان جارە ئەوە بەعیدە ڕاستێکی ئەوەی کە بینین زۆرتر ئەم باری ڕەوتێکی دژە ئینسانیەکە بەڕێوەیە و لەو بابەتە من یەک شتیکە لە مەوردی مەسەلەی ئەم مستەوا خابنەی و مەوقعیەتی ئەو ئێستا ئەروەک گوتمان سوپای پاسداران داینەوە و مەسەلەن پەیامی حەوسەفەی ئەمڕۆکەی کە نووسراوە بە نووسراوە ظاهرەن لە قەولی ئەوەیە زۆر کەس گومانی لەسەریەوە هەیە کە ئاسان واقعاً خۆی نووسیوێتی تازە وەژێک نییە ترامپی زۆر قسەکانیشی خۆی نانووسێ بەڵام ئەوە معلومە دیکتە کراوە مەسەڵەن هەرەوەی توێتی تەنگەی هورمز ببەسرێ ئەبێ شەڕ لەگەڵ پایگا نظامیەکانی ئەمریکا لە منتەقە درێژە پەیدا بکە سەری سازشمان نییە انتقام وەرەگرینەوە بەڵام یەک تێز لە جمهوری ئیسلامیدا هەیە خومەینی وتویەتی کە باوکی هەمویانە دواتر خاڵیش ئەوژەوەی حفزی نظام ئەو جەبی واجباتە ئەگەر کار بگاتە جێگایەک کە پێیان وابێت جمهوری ئیسلامیەکەیان لەدەسە چێ و تەواو بێ ئەو وەختە جامی زاهر هەر کەسێ بێ ئەینۆشێ کە لەوانەیە ئەو وەختە مجتەبا ئەو کاندیدە مناسبە بێ کەم جا سوپای پاسداران بڵە جامی زەهرەکە بنۆشە بچۆ پای سازش یعنی منزومە اتفاقاً باڵی ئیسلاح تەڵەب سازشی بۆ ناکرێت کردی باڵی ئیسلاح تەڵەبی نیە تازا وەڵام قسە لە ئیسلاح تەڵەبی معنای نەماوە لە جمهوری ئیسلامیە باڵی ئیسلاح تەڵەب کە ئاعتدالی ئەوە بوو لە دەورەی ئۆبامایە چوون بەرجامیشیان نووسی لە هەردوو تەرەفۆ سووتێنرا فایدەی نییە بۆوان ناکرێت بەڵام زمانێک بزانن نظامی ئیسلامی تەواو تێکەچێ بە نظرم اتفاقاً هێنانە سەرکاری کوڕی خامنەیی بەرحاڵ ئەو مۆهرەیە کە ئەتوانێت هەم ئەم تۆندڕەویە ئیدامە بدا و
تاو جێگایی بە قازانجیان بێ هەمەتوانێت لە جەیەکشا کوڕنۆش بکە و بچێتە پایسازش ئەوەش مەسەلەیەکە کە بێنی و ئەگەر منیش پێم باشە ئەوەی لەسەر ئەحزابی کوردایەتی و ئەوەی دوو پرسیاری مەسعود بوو ئەوە تیکەیە لە باسمان بەشی ئاخرمان ئەوەیە لەوێدا حتمەن خۆش قساکەین و ئەوە نەمان نەماوە بۆ بەشی ئاخر بەس من یەک سەرنجم هەیە لەسەر بابەتی ئەم پەیوەندی بینی خەڵک و ڕژێم کە من وانم ئەم پەیوەندیە زەربەیەکی زۆر زۆر گەورەی بەرکەوتۆ بە ئاراستەی بەهێزکردنی ڕژێمە من ئەزانم کە هەمیشە و دایم کۆمونیستەکان ناتوانن بەبێ ئومێد بژین شۆڕجێڕەکان ناتوانن بێ ئومێدی ئۆپشنێک نییە کە ئێمە هەمان بێت و دەستەوەستان دابنیشینەوەوانە بەڵام حقەتەکەی ئەوەی بێ ئەتیرافکەین کە ئەم دۆخەکە ڕوویداوەم شەڕەکە ڕوویداوە بێباش تێ ناپەڕێ ئەوەی سەرنجام باجە قورسەکەدا خەڵک و جەماوەرە نەک بە تەنها بە و قوربانیانی کە ئەیدا نەک بە تەنها بە و ڕەنجانی کە ئەی کێشی ئەم ڕۆژانە بەو هاتنە خوارەوەی چاوەڕوانیانەش کە بەسەری ئافەرزەکرێت بەو ترس و خۆفەی کە ئەخرێتە دڵیانەوە بەو تێکچوونی باری کۆمەڵایەتی و باری ئابوووریەی کە دۆخی خەباتیان سەخت و نالەبارەکات و خراپەکە بە بڕای من شۆڕش هەمیشە وەڵامی شۆڕش جێڕەکانە بە دۆخی نالەبار و ئەوانە وەڵام ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر و لە پێشتر زیاتر ئەم شتەکەوتۆتە ژێر فشارێک و گوشارێکی زۆرترەوە خەڵکێک پێیان وایە کە ئەی بۆچی شۆڕشی ئۆکتۆبەر ئەنجامی شەڕی یەکەمی جیهانی بوو بۆچی کۆمۆنارەکان لە دوای پەلاماری ئەڵمانیا بۆ سەر فەڕەنسا توانیان دەسەڵات بگرن بۆچی کۆمونیستەکان لە ئێرانە ناتوانن کارە بکەن شەڕی 200 ساڵ لەمەوبەر لەگەڵ ئێستاە قسەیەکەیە بە کوردیاڵی هەرخوایان یەکە هەرتەنها ناوەکانێکێکە گەرنا ئەو شەڕ جاران لە جەبهە بوو سەربازی بڵێن هەژار و زەحمەکێش و کوڕی کارگەر و زەحمەکێش ڕوبەڕووی یەکترەکەرانەوە یەکتریانە کوشت ئێستا بۆمبەفکەنەکان دێن بەسەر شارە و مناڵ و خێزان و شوێنی ژیانی خەڵک وێران و خاپورەکەن ئەم شەڕە لەگەڵ شەڕی ڕابردووە زۆر زۆری فەرقە شەڕ ئێستا ئیتر کۆمەلگا وێرانەکە بە تەنها سوپاکان ڕوبەڕووی یەکتر ناوەستنەوە دەستگا سەرکوردێرەکانی ڕژێمە بڵین داپلۆسێنەرەکان نین کە لەسەر لەگەڵ یەکا خەریکن چێبەرچیەکەن تۆپ و تەیارە و بۆمباباران و ساروخۆوانەیە کە بە شوێنی ژیان و خوێندن و کار و هاتوچۆی خەڵکەوە ئەنرێت و کۆمەلگا وێرانەکەوە بڕای من ئەمە ناتوانێت بە هیچ جۆرێک باسکی خەڵک لە بەرامبەر ڕژێما بەهێز بکە پرسیارێکی ئەخیریش پێشوێ بڕۆینە سەر باسی کوردستانەوە پرسیارەی هاوڕێ دلاوەرە کە من پێم خۆشە ئەوە بین ئاماژەیەکی پێ بکەین کەویژەوەیە هەندێک لە چێب لە ژێر ئاڵای جمهوری ئیسلامی ئێران خۆپیشاندانەکەن دژی شەڕ وەکو میحوەر مقاومەتەکان لەسەر ئەم هەڵوێستانە ئەڵێن چی هەرحاڵ زۆرمان لەسەر ڕاستەکان و ڕاستڕەوەکان و ئومێدەواران بە شەڕ و ئەوانە وتووە کە ببە بە هۆی شۆڕش یاخود دێ بە زەمینێ شۆڕش کەمێکی لەسەر ئەوانە بڵێن کە لە ڕوانگەی بڵێن تەوەهم بوون یاخود هاو بەرژەوەندی بوون لەگەڵ جمهوری ئیسلامیە لە دژی ئیسرائیل و ئەمریکان کە دیارە بەڕادەیەکی کەمەوانەی کە کورد زمان و جوان لە بەرنامەیە بێ زۆر کەمن بەڵام بەر حاڵ قسێکی سەبارەت بۆ بکەین فەرمووە ڕەحمان خۆشت من پێما بێ ڕۆڵی ئەوانی زۆر دژە خەڵکی و بۆ معنایە کارەسات بارە یەک دوو جۆریشن یەکیانەوەیە چەپی دژە ئەمپریالیستین بەو بۆ چوونە دژە ئەمپریالیستیە و کاڵان دژە ئەمپریالیستەکەشیان بۆ بە دژە ئەمریکایی فقط مثلەن لە شەڕی رووسیا ئۆکراینە وانێ لە دژی هەردوو بەرەی شەڕەکە بن عاقبەت خودی رووسیان پێ ئەمپریالیست نییە کە ئەویش جوزی کارزە ئەمە ئیتر بۆ چوونێکی قەدیمی جێکەوتووی سواوە لە نێو بەشێک لە چەپی جیهانی لە چەپی وڵاتانی مختلف و لە ئێرانیشە بە زەعیفی هەن مەسەڵەن حزبی تودەی ئێران یا ئەکسەریەت سازمانی ئەکسەریەت لەو چەشنن یا حزبی شیوعی عێراق
ئەڵام من دیم بە ڕسمی دفاعی کردووە لە کۆماری ئیسلامی نازانم حزبی شیوعی کوردستانەکەشان حتمما هەر پەیڕەوی لەوانەکە ئەوان هەر سوێنیان نەکەوێ ئەگەر دیفاع لە ئیستیبداد و دیکتاتۆر خوێن ڕێژەکان نەکەن سوێنیان نەکەوێ هەر سوێنیان لەو ڕوانگەیەوە بەرحاڵ جزئی ئەم لە کەنارم محور مقاومەتین بەشێکی دیکە هەر چەپیشن بەڵام واقعا محور مقاومەتین تەرەفداری حزب اللهن تەرەفداری حەماسن تەرەفداری سودان جهادن تەرەفداری خودی جمهوری ئیسلامی و خامنەیین من لە کەسانی وتەبێژیان ئەبینم لە میوتوبوشتا ئەڵێن بە خامنەی شەهید وە مەسەرەن کەسێکی نێونیشانداریان هەیە لە نێو چەپی ئێرانە کە نەوعی مرتەزا محیت بەرنامەی حەقانەی تەلەڤیزیۆنی هەیە هەر دوێشەوەکە جملە بەرنامەیەکی بوو بەرحاڵ عاقبەت هەر لەم هەڵوێستی محور مقاومەتی و باسی شەهید بوونی خامنەی ئەکردوانە ئەوە نیە کتێبە کۆمونیستیەکان و کتێبەکانی مارکس تەرجماکە حتمما بەڵا ڕە خۆی بە سۆسیالیست زانێت خۆی مارکسیز زانێت تێۆری و نەزەریەژە زانێت بنیادمی کەڵان باڵای 85 ساڵ عمرەتی بەرحاڵ لە کودەتای دەورەی مصدقەوە بە قەوری خۆیڵی وەختە دەورەی جوان بوانە ئەو بنمونەیەنە دەنە ساڵی کارکردی ئەوانە چییە؟ ئەوانە لە شەڕی 2 ساڵ و نیوی پێش و دوای 7 ئۆکتۆبر لە کەناری حزب الله و حەماس و جهاد و جمهوری ئیسلامی ڕاوەستاون ئێستاش لەم شەڕەدا هەر لە نێو خۆی ئێران پێشەوەی شەڕەکە دەست پێ بکات لە نێو دانیشگاکانی تاران و ئەوانە عاقبەت اعتراضات دەکرا ئەمان لە بەرەی جمهوری ئیسلامی بەرابەر بە دانیشتجویانی ئازادی خواز و عەداڵەت خواز ڕاوەستان ڕۆڵیان چییە نەخشیان چییە بە هەر تەوجێ دقیقاً ئەوانش جزوێکن لە حرەکەتێک کەڵان جمهوری ئیسلامی لە ئێرانە و لە منتیقەکەش نمایندەکە ڕۆڵێکی زۆر کۆنەپەرستانە دژی ئینسانی بەلایەنە حاڵە بۆ خۆیان جزوێکن لە پێکێنانی ئەم شەڕە و ئەم فەزای شەڕە ئەگەر بە کورتی لەسەر ئەوە باس بکەین بەحاڵ ئەگەر ئاخر و ئۆخری بەرنامەکەمان بێ زۆر باش بچینە سەر ئەو بەشە لە ڕۆڵ و نەقشی جریانەتی ناسیۆنالیستی کوردە و دواییش نهایەتەنیش واقعا دووبارە تاکیدێ بکەینەوە لەم هەلوو مەرجە سەختەیە چکردنەکەی کە جاری پێش و قسەمان لێ کردو دووبارەش بۆ بیری بینەر و بیسەرمانی بێنینەوە زۆر باش بەرحاڵ بچینە سەر بەشی کۆتایی بەرنامەکەمان یاخود بەشی دووەمی بەرنامەکەمان کە دیارە ئەمە بنم بەشە بۆ ئێوە بەجێڵ هاوڕە ڕەحمان لەبەرەوەی کە ئەرزانم کە باسێکی لەوانەیە بڵێن بە تەفسیلتان هەبێ ورتر لەسەرم بابەتە قسە بکەن سبەینێ لە کلاب هاوسە لەبەرەوە شەمبە ڕۆژی شەمە بەڵێ قسە باسی لەسەرەکەی من پێم خۆشە زۆرتر تۆ لەم بابەتەوە قسە بکەی بەڵام حقەتەکەی ئەوەیە ئەو هاوپەیمانیە کە بەتەما بوو نەم هێزە ناسیۆنالیستانە لەگەڵ ترامپا بیکەن بە جۆرێک شکستی خواجا فشاری تورکیا بوو لە ڕاستیە هەڕەشەی جمهوری ئیسلامی بوو ئەو ڕێگریانە بوو کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو حیزب بۆیان دروست کرا بەهۆیەوەی کە ترسیان هەڕەشەکانی جمهوری ئیسلامی بوو یاخود ئەساسەن دۆخێک بوو کە بەڕاستی کۆمەڵگاش لە بەرامبەریانە ڕاوەستا ینی حقەتەکەی بڵین خەڵک پێی وایە بۆ نمونە لە ساڵی 1990 پارتی یەکێتی ئەستان هاتنە ناو شارە و ڕاپەڕینیان کرد و ئەوانە ڕێک بە وزعەکە پێچەوانە بوو خەڵک ئامادەی ڕاپەڕین بوو خەڵک خۆی پرسشەک کرد بوو خەڵک خۆی چەکدار کرد بوو تووڕە بوو لە ڕژێمی بەعز لاواز بوو لە شەڕە شکستی هێنا و خەڵک پەلاماریان ناو وەدەریان ناو دام و دەستگاکانی ئەمدام و دەستگا ئەمنیە سەرەکیەکانیان دەست بەسەراگرت هەموو جێیش تەسلیمیان بوو چەکی تەسلیم کردنەوەوانە اینجا مەفرەزەکانی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان زۆر درەنگ هاتەوە بە سەرەتا یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانە بوون کە هاتنەوە ناو شارەکان و ئینیان کرد لێرەیە بوو شتێکی لەم بابەتە سیناریشی لەم بابەتە ئەژینا مەسەلەن بە چێ یەزدان پەنا و بە چێ ئەوانە دووسێ مەفرەزە بنێرن و بە قسەی خۆی هەتاکو ئەسفەهان ناوەستم ئەگەر
پشتیوانی هینم هەبێ تیارم هەبێ ئەبەم قسانە ناکرێ خۆ بڵێن دام و دەستگا داپڵۆسێنەرەکان و جێشی عمری 46 ساڵە خۆی پڕچەکەکە ئەوانە و ئەلەم شەڕانەشە ساروخەکانیان زەربەی بەرکەوتووە موشی نەدەوابەکانیان شکاوێ بەڵام خۆ دۆشکە و کلاشین کۆفەکانیان لە بەرامبەر ئەم چەکانەیە کە ئەم ئەحزابانە هەیەە خۆ لە دەستیان نەداوە پیادە نیزامەکانیان لە دەست نەداوە چۆنیە توانن وەکو بەفریش بناواز و ناتوێنەوە بەرحاڵ بەم شێوازە تێگەیشتنە لەوە کە ئەم هێزانە ئەچنە ناو خێرا جمهوری ئیسلامی ئێران هەڵە پێچن و ئینەکەن بەرحاڵ سیناریۆکە بۆ جۆرە نییە دەبوو کۆمەلگایان لە پشت بێت کۆمەلگا ڕاپەڕێکە دیارە کۆمەلگای ئێرانیش و خەڵکی ئێرانیش ئامادەی ئەم جۆرە بەشداریکردنە لەم شەڕەیان نەبوو من بەوەنە کۆتایی دێنم فەرموو طبعا ئەمە باسێکی زۆر گرنگە بۆ ئاڵوگۆڕەکانی کوردستانی ئێران و حتا منتەقەکە کوردستانی عێراق و ئەوە هەر وەک تۆ باس کرد شەمبە شەو من هەلێرەوە با لە ئەوڕۆ بڵێم سەعاتی ئەوتونی ئەوروپای مرکزی کلاپاوسێک کە شۆڕای هاوکاری هێزە چەپ و کۆمۆنیستەکانی کوردستان هەر بەم نێوە هەر بەم نێو نیشانە کلاپاوسێک داوایان کردو من لەوێ باسکەم لەوێ بە تەفسیر قساکەین بۆی ئەگەوا بە ئیجاز بدەن بە هەر لێرە سەرخەت و بە کورتی باس بکەم بەڵام پێش هێزەکانی کوردایەتی پێش ئەم ئەحزابی ناسیۆنالیست کە ئامادە بوون ببنە پیادە نظامی ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل و ترامپ و ئەوانە چۆن لە قسەکانی هاوڕەشەماڵە ئیشارەیەک بە ڕەزا پەهلەوی کرا با من لە پێشە باسی ئەویش بکەم لەم ئاڵوگۆڕانەی کە لەم دوو مانگەدا و بەتایبەت ئەڵان تەبدیل بوو بەم شەڕی 12 ڕۆژە ئۆپۆزیسیۆنی دەستەڕاستی ئێران کە لە ڕەسیانە ئەوەڵ ڕەزا پەهلەوی بوو مەسەلەنەوە 15 ڕۆژ لەوە پێش تەمەشای لایەنگرانی بکەن لە ئوروپا و لە وڵاتانی غەربی و لە ئوسترالیا چیانە کرد یەکەمەوەیە بە نەزەرم هەم ئەو ینی هەم ڕەزا پەهلەوی و دار و دەستەکەی هەم مجاهدینی خەڵق ئەڵان بە فاکتەکەیڵم و هەم ئەم ئەحزابی ناسیۆنالیستی کورد کە هەمووی لە بەرەی ئۆپۆزیسیۆنی دەستەڕاستی پرۆغەربی و بەتایبەت ڕەزا پەهلەوی و جەریانەکەی تەواو بە کارکردێکی فاشیستی ئەمانە هەم تا ئێستا جرمی سیاسی مرتکب بوون نەخەتای سیاسی بەم هاوڕاییکردن لەگەڵ پرۆژەی ترامپ نەتانیاهو تازە ڕەزا پەهلەوی لە 4-5 ساڵەوە پێشەوە ئەم ئاڵقە لە گوێبوونی خۆی بۆ نەتانیاهو سەفەری تەلاویوی کرد و سەری خۆی نابە دیواری نۆتبەوە و ئەو کڵاوەکەی یەهودیەکانی ناسەر خۆی لێەوە نیشاندا منەوێ بڵم هەم جرمی سیاسی ئەم بەشانە لە ئۆپۆزیسیۆن مرتکب بوون هەم تا ئێستای دۆڕاوی سیاسی من نازانم احتمالات زۆرە ئەگەر 2 هەفتەی تر 3 هەفتەی تر ڕوتی ڕووداوەکان وا بڕوە بڵێ جمهوری ئیسلامی تێگڕماو بێ ئەوەی وتم دەسەڵاتی مرکزیەکەی نەمێنێ هەر بەشە لە جمهوری ئیسلامی بەخۆی منتەقەیە بگرێ ئەو وەختە یعنی ئەوەی پیاڵین سناریۆی تاریک و سناریۆی ڕەشێک بەسەر کۆمەلگای ئێران و هەر منتەقەیە بکەوێتە دەست دار و دەستەیەکی نظامی ئەو وەختە بەڵە ڕەزا پەهلەویش تا حیزبە چەکدارەکانی ناسیۆنالیست لە کوردستان تا مجاهدین لە گۆشەیە لە ئێران ڕەنگە ئەوانی بۆ خۆیان منتەقەیەک بە هێزی چەکداری خۆیان پارێزن و بڵێن بە قیمەتی تێکچوونی ژیانی کۆمەلگا و خەڵک بڵێن ئێمە سەرکەوتوو بووی بەڵام تا ئێستا ئەمانە هەم جرمی سیاسی مرتکب بوون هەم دۆڕاوی سیاسیشن جا لێرە ئەگەر بە کۆنکرێتی باسی ئەم 6 حیزبی ناسیۆنالیستی کورد بکەین من قسەکەم ئەوەیە وەلەو کلاپاوسەی دوو شەوی داهاتووە حتمما بە فاکتی زیاترەوە باسەکەین جرمە سیاسەکەیان چییە؟ با من ئاوا بڵم یەکەمەوەیە خەبات و مبارزە لە کوردستانی ئێرانە بە تایبەت لە دوای شۆڕشی ساڵی 79 یا 57 ئێران 10 ساڵی ئەوەڵی واقعاً 10 ساڵێکی پرخەباتی سیاسی ئاعترازی و نظامیش بوو هێزی پێشمەرگە کە ئەوەختە من بەش بە حاڵی خۆم جزوی کۆمەڵە و هێزی نظامی و عەلەمی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و جزوی ڕاهبەری کۆمەڵە بووم بەرحاڵ
خەباتێکی ئاعترازی و سیاسی و نظامی کە لە کۆمەلگای کوردستان ئێرانەکە زۆر پاک و بێگەرد بوو. هیچ وەخت حتا باڵی ڕاستڕەوی کۆمەلگای کوردستان کە حزبی دموکراتی کوردستان بوو و باڵی چەپ و سۆسیالیستیشی کە ئێمە کۆمەڵە و حزبی کۆمونیست و دواتر کۆمونیزمی کارگەری لە دوای ئەوە بووە، هیچ وەخت لە پەروەندە و سابقەی خەباتی سیاسی و ئاعترازی و نظامی کۆمەلگای کوردستانی ئێرانە معاملەی دژە ئینسانی، ئەوەی پێڵین بەندوبەست، ئەوەی پێڵین بەرحاڵ سات و سەودای دژە ئینسانی باو نەبوو. ئستانداردایەکی پاک و ڕۆشن لە مبارزەی سیاسی. مەسەلەن هەموو ئەو ساڵانە لە دەورەی شەڕی ئێران و عێراق و دواتریشی ئێمە وەکو کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئەوەختە پەیوەندیەک لەگەڵ دەوڵەتی عێراق بوو یا حزبی دموکرات لە قەدیمترەوە بووی. ئەڵام من کارم بە کارنامەی ئەوان نییە لە زۆر جێ خەتای شتیا بووە، بەڵام عاقبەت ئەوە نەچوونە پێشێ کە کەس ئیدعا بکا کە ئەمانە بوون بە عاملی دەوڵەتی عێراق، واردی معاملە و ڕەوشی ناشایست و دژە ئینسانی وانە بوون، هەتاوە یەکێتی و پارتی کردیان کە مەسەلەن بۆمبارانی شیمیایی حەڵەبجەی دەکەوتەوە، دەستی سوپای پاسداران بگری تا یەکێتی نیشتمانی کردی و بە سەرپەرستی نەوشیروان هەتا سەر کێڵگەنەوتیەکانی کەرکووک کامبێنێ گویا کوردستان ئەوە ئازاد دەکرێت. من دەزانم بۆ خۆم لە جەریان نابووم زۆر جار لە دەورەی شەڕی ئێران و عێراقا دەوڵەتی بەعس ئینتزاری بووە هێزی پێشمەرگەی کۆمەڵە یا حیزب دموکرات داوایان کردووە لەگەڵ فڵانە عەمەلیاتی نظامی ئەوان هەماهەنگ بن بۆ سەر پایگاکانی جمهوری ئیسلامی. ئەم دوو جەریانە سیاسیە بەڕاست و بەچەپ قبولیان نەکردووە، بۆ مەحدودێتشی بۆ دروست کردن. دێ ئەبینی ئەمە هیچ لە تمەیاندا ئەیانویست بە تاستە بۆیان ئیجرا نەکراوە، هیوادارم ناش بە بێڵین بۆیان ئیجرا بکرێت. بەڵام لە دوو سێ هەفتەی ڕابردووە بە ئاشکرا ترامپ نەتەنیاهو ئاوڕی لەدانەوە فەرمونەوە پوڵ ئەوە چەک ئەوە ئیمکانات ئامادە باش بن ڕێگاتان بۆ خۆشەکەین بڕۆنەوە، یعنی ببن بە پیادە نظامی ئەرتەشی ئەمریکا ئیسرائیل. ترامپ دوو ڕۆژ پێشەوەی لەگەڵ مستەفا هیجری پەیوەندی بگرێ یا لەگەڵ سەرانی پارتی و یەکیتی پەیوەند بگرێ، باسی ئەوەی کرد لەوانەیە ئێمە هێزی پیادە نظامیش لە ئێرانە وارد بکەین. بەڵام دوو ڕۆژ دواترەکە بیزرا منزوری لەم هێزی پیادە نظامە هەم فشاری هێنابوو بۆ پارتی هەم بۆ یەکێتی کە دیارە ئەوان بە پێی مەسلحەتەکانی منتەقەی خۆیان نە لە ڕووی باشبوونیانەوە بە پێی مەسلحەتەکانیان دوانێ مەواردی و شەڕە نابین، بێتەرەفی خۆیان ئەعلام کرد بۆ ئەوانە و ئەوە یەکێ ئەوڵی پرۆژەکەیان چۆن شکستی خوارەوە یەکێ لە عاملەکانی بوو. عاقبەت جمهوری ئیسلامیش لەولاوە فشاری خۆی بوو، دەوڵەتی مەرکەزی عێراق فشاری خۆی بوو، دەوڵەتی تورکیا ئێوە ئیشارەتان پێکرد فشار و سەختی خۆی بوو، ئەمانیش کوتیان واردی ئەوە نابین. خودی ئەم دەنەچە ئەمە خەریک بوو شەڕایط ئامادە بکە هێزی چەکداری ئەم شەش جەریانە لە مەرزەکانی کوردستانی عێراق و بڕۆن بەری گیرە. بۆیە ترامپ دوایی پاشگەز بەوتی نانا پێویست ناکە ئەوان بڕۆن و بە یان نەکوژرێ. بە ئاشکرا یعنی پوڵ پێدان، ئەسلحە گەیاندن، خۆتیارکردن. من ڕاستەوخۆش و ناڕاستەوخۆ لە کادری باڵای ئەم ئەحزابی ناسیۆنالیستی شەش جەریانم بیستووە کە ئەوە ئێمە تیار کراوین، ئیمکاناتمان پێدراوە لە لێواری مەرز ڕاوەستاوین تا ترامپ دەستور بدا وارد بێ، نەگە ترامپ بڵێ وارد بێ. ئەمە بەغەیر ئەز ڕسوایی ئەمە جەریمە نیە چییە؟ ئەمە بەغەیر ئەز ڕسوایی شتێکی دیکە نایڵێتەوە. هیچ وەخت لە کوردستانی ئێرانە ئەوەی پێڵەن هێزی پێشمەرگە هێزی سیاسی نظامی ئاوا ئاڵقە لە گوێی ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەت نەبووە. ئەمە جرومی دووەمی سیاسیانە. سێهەم هەمیشە و دایم پەیوەندیەکی قوڵی خەباتکارانە بینی خەبات و مبارزەی خەڵکی کوردستانی ئێران لەگەڵ سەراسەری ئێرانە وجودی بوو. ئاخری نمونونەکەی 3 ساڵ لەوە پێش بوو کە خرۆشی جەماوەری بە دوای قەتڵی ژینا ئەمینی بوو، دیمان کە ئاعتراز بە ترۆرکردن بە کوشتنی ژینا ئەمینی هەر لەو بیمارستانەی تاران بیمارستانی کەسرای ناو بوو. لێەوە خەڵکی تاران سعاتی 10 شەو لە خۆیان نیشاندا سبێنە 10 بەیانی لە سەقزە ئەو ئاعترازە بوو بە 10,000 کەسی، بوو بە 15,000 کەسی
وەوە چەخماخەی خرۆشێکی جەماوەری بوو کە ماوەی 2-3 مانگ شارەکانی ئێرانی داگرت پەیوەندێکی قوڵی خەباتکارانەی بێ و ئازادی خوازانە و حەق خوازانە و عەداڵەت خوازانە بە معنایە بە پتانسێرێکی باڵای چەپ و سۆسیالیستی لە ماوەی ئەو 2-3 مانگەدا بوو و عەجملە کوردستانی ئێران بوو بە مەیدانێکی بەرجەستەی ئەو خەباتە نەکرد لە ناوخۆی ئێران لە سەراسەری دنیا عاقبەت خەباتی خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانیش دوای قەتڵی ژینای ئەمینی و ئەوەی بە ئاخێزی ژینا ئەمینی ناسرا بوو لە هەموو دنیا کام پایتەختی ئەم دنیاە لە هەر 5 قارەکە هەیە کە بەرحاڵ ئەو خەباتە دەنگدانەوەی نەبێ و جێگای پشتیوانی نەبوو بەڵام ئەی کوا ئەی ئێستا بۆ نەماوە و پشتیوانیە ئەی تەسویر و عەکسەکانی ژینا ئەمینی بۆ نەماوە ئەڵعان بەرعەکس وەختی هەڵێن کوردەکان لەگەڵ خەریکن ببن بە هاوپەیمانی ترامپ نەتانیاهو ئەویش نەتانیاهوی فاشیست ترامپی فاشیستیش نەتانیاهوی نەسڵ کوش کە بەرحاڵ عاقبەت ئەو ڕواڵەتە عەداڵەت خوازی و ئازادی خوازەی ئەو خەباتەی 3 ساڵ پێش هەموو ڕەنگی چۆتە کەنار و دەقەن خەریکە فەزا بە دژی خەڵکی کوردستان جا لێرەیە لەسەر تیتری تایتەڵی باسەکەی تۆش بە ناوی خەڵکی کوردستانەوە ئەم ئەحزابی ناسیۆنالیستانە حەقیان نییە ئەم جەریمەی خۆیان چوونەتە پای و هێشتا تەواوەتی بۆیان ئیجرا نەکراوە و هیوادارم عەقڵ پیان بۆیان بگەڕێتەوە و ئیدامەی نەدەن ئەم جەریمەی ئەوان بەشێکیان کردووە بەشێکیان هێشتا بۆ ئیجرا نەکراوە بەرحاڵ بەنێوی خەڵکی کوردستانەوە لیان قبول ناکرێ ئەو قسەی تۆ هاوڕە شەمەڵ زۆر دروستە فەزای سیاسی نێو خەڵکی کوردستانی ئێرانیش ئەوە نییە کە ئەم ئاڵقە لە گوێبوونە ئەم پیادە نەزانبوونە بۆ ئەرتەشی ئەمریکا و ئیسرائیل قبول بکرێ هەروەک غەڵەتی خۆ باسیش قبول نەکرا و بزانین ئێرانیش و کوردستانی ئێرانیش بەرەیەکی چەپ و سۆسیالیستی قەوی هەیە بە تایبەت لە کوردستانی ئێرانە بەرەیەکی چەپ و سۆسیالیستی کە ئەڵعان حاصلەکەی لە شۆڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان بە ڕۆشنی ڕاگەیاندنی داوە بە ڕۆشنی دژایەتیکە نێوی ڕاگەیاندنی شۆڕای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان ئەوەی ئاڵێ وشیاریدان بە 6 جەریانی ناسیۆنالیست ئەوەی ئێوەیکەن جەریمەیە ئێوە حەقتان نییە کۆمەڵگای کوردستانی ئێران بکەنە مەیدانی شەڕی خۆکوژی مەیدانی شەڕێکی ماڵوێران کرد بەسەر خەڵکەکەدا بەرەی چەپ و ئازادی خواز و سۆسیالیست و کرێکار و ژن و لاوی کۆمەلگای کوردستان ئێران هەروەک دوای ئاخێزە جەماوەریەکەی ژینا ئەمینی ئەتوانە بێتەوە مەیدان دێتەوە مەیدان دەستی جمهوری ئیسلامی کۆتاکە ئەمان هەمیشە و دایم لەبەرەی کۆنەپەرستی بوون دەنەچە ئەو لە جوابی مەسعودی شاکە پرسیاری کردبوو ئایا حزبەکانی کوردایەتی تووشی داماوی نەبوون تا ئێستا بوون وتیشم تا ئێستا دۆڕاون دۆڕاوی سیاسی تا ئێستا لە 1-2 زەمینەیە لە توێیان وەشاندووە ئەو جەریمەیان کە ئەو ژەوەیە لە ئاستی دنیایی ئەو پشتیوانیەی ئەکرا لە خەباتی خەڵکی کوردستان بێ ئەمە لە توێی خواردووە ئەبێ عاقبەت ئێمەی بەرەی ئازادی خواز و حەق خواز دووبارە ئەمە جبران کەنەوە بەوەی بڵین سیاست و کارکردی ئەمانە ئەخرێتە ئەولاوە ئیجازە نادرێت خەڵکی کوردستان بکەن بە پاشکۆی سیاسەتەکانی ئەمریکا ئیسرائیل دەرنەتیجە بەڵێ هێزانەی کوردایەتی بەرحاڵ کاری تا ئێستا مجرمانەی سیاسیان کردووە یەک شتیان بۆ نەچۆتە پێشێ بۆیان نەکراوە نظامیەکان بنێرن بۆیان نەکراوە مەیدانی شەڕەکە گەر بکەن لە کوردستانی ئێرانە و هیوادارم لە ئایندەشا بۆیان نەکرێ و نابێ بێڵین بکرێ زۆر باشە دەست خۆش هاوڕە ڕەحمانێمە تقریبەن چارەشیشی لە کاتی بڕیاردراوی خۆمان تێپەڕین پێویستە کاکە بەرنامەکان کۆتایی بێبێنین بەڵامبەر لەوە سوپاسی سەرجەم ئەو بینەرە ئازیزاناکەم کە تا ئێستا لەگەڵمانن داواتان لێکەم ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن پێویستە بەرنامەکار بە کۆتایی پێبێنین ناوڕە ڕەحمانەم و سەرنجێ قسەیەک ماوەکە دەستی تۆ خۆش دەستی هەموو دۆستانیش کە هاتن گوێیانگر لە بەرنامەکە کامنتیان دانا
فقط بە یەک خاڵی چکۆلە تەواویەکەم ئەوژەوەیە هەلو مەرجەکەش تا دژوارە سەختە لەوانەیە بەرەو سەختی زیاتریش بڕوە لەم بابەتەوە جاری پێشوو لەسەر چکردن و چ باید کرد زۆرمان قسە کردووە من تکراری ناکەمەوە بە بانگەوازش بە سامی خۆم بە فارسی بە کوردی بڵاومان کردوێتەوە من داوا لە بینەر و بیسەرمان لە نێو خۆی کوردستانی ئێرانە گەرم قسە و باسی ئێمە بەجویان بکە ئەبێ خۆ ئامادەکەین خۆمان دەست بنینە نێو دەزیەک هاوپشتی خۆمان لە گەڕەکی شارەکان لە شارەکان لە شوێنە کرێکاریەکان لە هەر شوێنە کۆوە بینەوە نازانمەڵان خوێندگە و دانیشگا داخراون بە تایبەت لە گەڕەکی شارەکان ئەوەی پێمانوتون نەهادەکان و شەبەکەکانی هاوکاریکردن لەگەڵ یەک و لە ڕۆژانی تنگانەدا بەدەمیەکەوە بوون دروست بکەین واحدەکانی گاردی ئازادیمان بۆ تەمینی ئەمنیەتمان لە ڕۆژانی سەختدا دروست بکەین خۆمانە بێ بە فکری خۆمان بین بۆ ئایندەیەکی زۆر نادیارە نامناسب کە ئەم هێزە کۆنە پەرستانە بەسەر ئێمەیادایە سەپێن زۆر باشە دەستخۆش دووبارە سپاس لەسەر جەمبینەران تا بەرنمەیەشی تر و دیدارێکی تر بە ئێوەی ئازیز شا دەبینەوە هەمووتان بە شادی و کامرانی ئەسپێرم ڕۆژتان یا شەوتان خۆش لە هەر جێگای شەوتان خۆش